بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان دەخوازین لە هەر جێگەیەکەن تەندروست باش بن و بەختەوەر و ئاسوودە بن ئینشاءڵڵا. سڵاوی خوا گەورەتان لەبێ بینەرانی عەزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ لە خزمەتتانە هیوادارین لە هەر شوێنێکن لە ڕۆژ و ڕۆژگارێکی زۆر باش هابن. ئەمڕۆژ کۆمەڵێک تەور بابەتمان بۆ ئامادەکردوون. هیوادارین بە دڵی هەموو لایەک بێت و جێگەی سوود و ڕەسامەندیتان بێ عەزیزان. لە تەوەری یەکەما قسەکەین لەسەر ئەوەی لە وەرزی سەرمادا چۆن ڕۆنی ئۆتۆمبیلەکانمان گۆڕین. لێرە شارەزا لە گۆڕینی ڕۆنی ئۆتۆمبیل بابەتێکی پیاوانەیە، من زۆر ئاگاداری نیم. لێرە شارەزایەک میوانمانە بێت و زیاتر گفتوگۆی لەسەرەکەینە من و ئێوەش زانیاری زیاتر وەرەگرین و بارەیەوە. بەڵێ ستارە زۆر گرنگە کە ئاگاداری و بابەتە بین، بە تایبەتی کە دەچین نێو وەرزی سەرماوە لەبەرەوەی کە لەم وەرزەدا گۆڕانکاری دێت بەسەر ئۆتۆمبیلەکان و جۆری ئەو ڕۆنانی کە هەیە و لە بازاڕیشدا چەندین جۆر و کوالەتی هەیە. زانی لەم وەرزەدا کام جۆرەیان باشەوە، کام ژمارەی لەسرە، کام ژمارەیان دەبێت بۆ ئۆتۆمبیلەکان و ئاگاداری چی بین بۆی کە بزوێنەری ئۆتۆمبیلەکەمان بەرەو خراپبوو نەچێت، بۆی کە ئەگەر ڕۆنێکی کوالەتی خراپی تێبکەین. بەدەل لە ڕۆنی ئۆتۆمبیل هایدرۆلێکی ژێوە چەند ڕۆنێکی دیکە هەیە لە نێو ئۆتۆمبیلدا، بەگشتی باز لە هەموو ئەوانە دەکەین کە بزانین چۆن جۆرە باشەکانی هەڵبژێنین. وەروەها لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لە کاریگەری لێبوردەی دەکەین لەسەر دەرونی تاک، بزانین لێبوردەی تا چەند گرنگە، ئەوەی کە خۆمان لێبوردەبین بەرامبەر بە دەوروبەرمان و هەروەها کەسێکیش کە ئەگەر داوای لێبوردنی لێکردین و قوبوڵی بکەین، ئەمە تا چەند گرنگەوە تا چەند کاریگەری دەبێتە سەرەوەی کە دەروونمان ئارام بێتەوە، هەردوو تەرەفەکە هەست بە ئارامی دەروونکردن لەو بارەیەوە. لە ڕانی و میوانێکمان دەبێت دواتر زیاتر گفتوگۆ دەکەین لەو بارەیەوە. بەڵێ کاک زانیار هەر دەبارەی بابەتی کەشوهەوا لە دەشتی شارە زوورەوە میوانێکمانە بێت جوتیارە قسەکەین لەسەر کشت و کاڵ و پەڵە بزانێکی نەم ساڵ پەڵی داوەیان نا. سوپاس بخوام چەند ڕۆژی پێشوو لە هەموو ناوچەکانی کوردستان بارانێکی باش باریوە، زەوی ژیاوەتەوە، بزانێکین ئایا زەوی ئامادەی ئەم ساڵ بەرهەمی باشمان پێشکەش بکە و جوتیاران چۆن خۆیان ئامادەکەن بۆ جوتیاران وابزانم بە شێوازێک تاقی دەکەنەوە ئەو زەویی کە شیاو بێت کە وردە وردە کشت و کاڵی تێدا ئەنجام دنەوە بە کۆمەڵێک ڕێوشێنەوە دەزانن کە پەڵی یاوە دەتوانرێت ئەو زەوی ئەگەر ئامادە بێت بۆ کشت و کاڵکردن ئەنجام بدەن. لەو بارەیەوە میوانێکمان دەبێت جوتیارێک لە دەشتی شارە زوورەوە زیاتر گفتوگوی لەگەڵ دەکەین لە تەوری سێی بەرنامەکەماندا. دەچینە لای کەشوهەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکان چین، زانی بارانبارانین بەردەوامی هەیە پێکەوە بینەری دەبین.
بەڵازان و خۆشەویستان وردە کە پێدەنێنە نێو وەرزی سەرما و وەرزی زستانەوە چێکردنی ئۆتۆمبیلەکەمان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆی کە ئۆتۆمبیلەکەمان تووشی خراپبوون نەچێت وەروها یەکێک لەو بابەتانی کە گرنگە ڕۆنی ئۆتۆمبیلەکە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بزوێنەری ئۆتۆمبیلەکە بزانین جۆرەکانی کامانن وەروها کە لە وەرزی سەرما و زستاندا کام جۆرەیان باشە بۆ ئۆتۆمبیلەکەمان هەڵی بژێرین وەروها ئایا گۆڕانکاری لە مۆدلی ئۆتۆمبیلەکاندا کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئەو جۆرە ڕۆنەی کە پێویستێتی بۆی دابین بکەین گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز ئارام حاجی شارەزا لە جۆرەکانی ڕۆنی ئۆتۆمبیل کاگەرەمیان زۆر بەخێر بێن بەخێر بێن کاگەرەمە ئەگەر لەو دەست پێ بکەین بۆی بینەران زیاتر ئاشنا ببنەوە هەنێک لەوێ لەوانەیە ئاشنین ئەوە نەبن ڕۆنی ئۆتۆمبیل چ ئیشێک دەکات لە نێو ئۆتۆمبیلدا دیارە ئۆتۆمبیلی ژوات وەک کات کەرەستەیەکی تر پێویستە کاتەوە چێشینی بکەیت لە وەرزی سەرمایە لە وەرزی گەرمایە ڕۆن تەنها ئیشی ئەوەیە لە ناو بزوێنەرەکەی هەڵە سوڕێ ڕەنگی ڕۆنەکان چاور ئەکات بۆی کە بزوێنەرەکە سەوتی ڕق نەبێت زۆر باشە کاگەران ئێمە چەند جۆر ڕۆنمان هەیە کە بتوانین بۆ ئۆتۆمبیلەکانمان بەکاری بێنەوە بەڵێ طبعا کە ئەڵەی چەند جۆر ڕۆن وەکو مارکە جۆرە هەڕۆن هەیە بەڵام وەکو مواسەفات چەند مواسەفاتێک هەیە مواسەفاتی SLمان هەیە SNمان هەیە و SPشمان هەیە و بەرزترین مواسەفات بۆ ئەم کاتە بۆ ئەم وەختە مواسەفاتی SP بەرزترین مواسەفاتە کە بەرگەی ئەوە ئاگرێت کە سیارەکە لە حاڵەتەکە بیکوڵێنێت ڕۆنەکە نەنووسیەوە مەچینەکە لە حاڵەتەکە ئەگەر زۆر ساردیش بێت دنیا ڕۆنی بزوێنەرەکە نەیبەستێت زۆر باشە یەکێک لەو شتانی کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە چەند ژمارەیەک نووسراوە بۆ 5WC ئەمانە ئەم ژمارانە چین و لە وەرزی هاوین یاخود لە وەرزی زستاندا گۆڕانکاری بەسەردادێت واتە بۆ من لەم وەرزەدا دەبێت چ ژمارەیەک دابنین بۆ ئۆتۆمبیلەکەمان خۆی لە ڕاستیە کۆمەڵێک شت بەغەڵەت گەێنراوەتە مێشکی و گوێی شۆفێران لە ڕاستیە ئەو قیاسە 5 بەسیە کە دیاری کراوە کە تۆڵی قیاسێکی 5 بەسی 4 فاصلەیە ینی تۆ حسابی ئەوە بکە ئۆتۆمبیلێکی خەلیجیت پێ باشە ئەم ئۆتۆمبیلە خەلیجە ئەبێ قیاسی 5 بەسی تێ بکرێت ئۆتۆمبیلێکی ئەمریکیت پێ ئایا 0 ئایا 5 و ئێستا کۆمەڵێک قیاساتی تراتۆ 0 هاتۆ یعنی وەکو نەوت وایە تەنانەت ئەو ساری تۆ پێویست بەچیەکە ئەبێ 4 فاصلە ئەم ڕۆنەی تێ بکرێت لەبەری کە ئەم ڕۆنە بۆ ئەم بزوێنەرە گونجاوە خاوەنی ئۆتۆمبیل چۆن بزانێت کە ئەم جۆری بۆ خاوەنی ئۆتۆمبیل ئەبێت بچێتە سێرڤیزێکەوە کە معلوماتی تەواوی هەبێت بەداخەوە ئەمڕۆ ڕقابە نییە ئەمڕۆ چاودێری نییە بەسەر سێرڤزەکانە و کۆمەڵێک شتی سەقەت ڕۆیە کۆمەڵێک شتی خراپ ڕۆیات بەداخەوە پێویستە ڕقابەیەک هەبێت لەسەر ئەم ڕۆنگۆڕانە هەتا ئیشی جوان و باش پێشکەش بە شۆفێران تا چەند گرنگە شۆفێر ئاگاداری ئەو ژمارەیە بێت کە بۆ منە لەسەر بزوێنەری ئۆتۆمبیلەکە هەیە کە بۆی دیارە کات کام جۆر ڕۆنی بۆ دەبێت خۆی ڕاستەکەی هەت شۆفێرێک ئیشێکی تایبەت بەخۆی هەیە ناتوانێت تێکەڵ بە بوارەکەی تۆ بێت و لەبەر ئەمە پێویستە ئەو سێرڤیزە خۆی معلوماتی تەواوی هەبێت خۆی شارەزایی تەواوی هەبێت لەسەر هەموو دەرگایەکی ئۆتۆمبیلەکە یاخود لەسەر هەموو بۆنیتە ئۆتۆمبیلەکە ژمارە و قیاسی ئەو ڕۆنە دیاریکراوە کە بۆ ئۆتۆمبیلەکە تێکرێت ویستم پرسیاریەوە کەم ڕۆنەکان ئەو ژمارەیە کە لەسەر نووسراوە پەیوەندی بە خەستی و ڕوونی ڕۆنەکەەوە هەیە بەڵێ بەدڵنیایی بۆ لە وەرزی سەرمایە دەبێت ڕۆنەکە خەستر بیان یان ڕوونتر بێ ئەو ئەگراماژێکی پێبوورە من ئێستا پێشتر ئاماژەم پێکردوتم هەموو ڕۆنێک 4 فەسڵەیە واتە هاوین زستان بەهار پاییز تۆ هەمان قیاسەکەیت کە لەسەر بزوێنەرەکە دیاریکراوە ئەمە بە تاریقەیەکی کۆن ڕۆشتووە مەسەرەن پێشتر کۆمەڵێک سیارە هەبوو لادا و پیکاب و داستۆن و کۆمەڵێک سیارە بوو ئیجابێ کرد پێویستە کردۆ لە زستانە ڕۆنێکی تۆزە خەفیتەکە هاوین بۆی قورسکی بەڵام ئێستا ئۆتۆمبیلەکە هەمووی پێشکەوتون نیوان نیو هایبرێتن نیویشی بزوێنەرن و بانزینن ئەو قیاسە کە بۆی دیاریکراوە پێویستەکە هەر 4 فەسڵەکە ئەم قیاسە ڕۆنە بەکار بێت زۆر باشە کاگەرام ئەگەر شۆفێرێک بۆ ماوەیەکی زۆر ڕۆنی سیارەکەی نەگۆڕێ سیارەکەی توشتی ئەبێتەوە سەریکە ڕۆن بانزین و ئەو موادە نەفتانە بەسەرچوونیان نییە بە هیچ شێوازێک بەسەر ناچێت بۆچی شۆفێرەکان ماوە ئەیگۆڕن بەتایبەت ڕۆنی هەموو سیارێک 10 کیلۆمەتری هەیە باشە تۆ ئەم کیلۆمەتر دیاریکراوە ئەڵێ 5000 کیلۆمەتر بڕۆ لەسەر ئەم ڕۆنە کە تۆ ئەڵی 5000 کیلۆمەتر بڕۆ
يعني زۆر جار من بە شۆفێر ئەڵێم ڕۆن هەیە ئەڵێ بڕۆ 10,000 15,000 بڕۆ زۆر کات کێشەمان لەگەڵ شۆفێرە ئەوەی ئەڵێ ڕۆنێکم بەری با زۆر بڕات ئێ باشە تۆ حسابی ئەو بکە مەسەلەن من ئەڵم 10,000 کیلۆمەتر بڕۆ زۆر باشە تۆ بەیانیان کە ئەچی بۆ سەردەوام و کاچی بۆ کارەکەت سلفێک بە سیارەکەت لی لایەن کەم دەقاوەسی تا سیارەکە گەرم یخۆمە لەسەر کیلۆمەترەکە حساب نییە لەسەر ڕۆنەکە خۆی حسابە یعنی تۆ حساب کە لە ترافیکەکە ئەوەسیت لادانێکی کاتی دێ بە تەلەفۆنێکەوە ئەوەستیت تۆ حسابی ئەو بکە 5,000 کیلۆمەتر ڕۆی لە هەمان کاتە 10,000 ڕۆشتیت باشە بەشی 10,000 ڕۆنە سەرف کردووە بەڵێ لە چ کاتێکدا ڕۆن کەمەکان لە ئۆتۆمبیلدا ئۆتۆمبیل ئەگەر خەلەلێکی هەبێ خلافێکی هەبێ لە سیدوەلفا یاخود لە ڕەنگی ڕۆنەکانە لەم حاڵەتای ڕۆن کەمەکات ئەجینە بە بێهۆکار کەم ناکات کام ڕۆنەش موادێکی زۆر خراپە بیکەرە هەچ بزوێنەرێکەوە کەم ناکە ئیلا ئەگەر ئۆتۆمبیلەکە خۆی خلافێکی نەبێت زۆر جار هەنی ئۆتۆمبیل دووکەڵەکە لەوانەیە ئەو فیترێکی بۆ چاکە ئاماژە بۆ کابڵێ ڕۆنەکە بگۆڕیان ئەمە پەیوەندی بە ڕۆنەوە هەیە چ کاتێک ڕەنگی ئەو دووکەڵێکە لە ئۆتۆمبیلەکەدا دەدەچێت پەیوەندی بە جۆر و ڕۆنەکەەوە هەیە کە لە نێو ئۆتۆمبیلەکەدا هەیە بەڵێ دووکەڵیشین ئاماژەیەکە بۆی کە مەچینەکە خراپ بێت و دووکەڵی سپی ئاماژەیەکە بۆی کە نۆزڵەکانت تێکچوو بێ و دووکەڵی ڕەش لە هەندێک حاڵەتە ئامادەیە بۆ ئەیفلۆ خەلەلی کارەبایی یا خودڕۆن لەوانەیە زۆر باشە لە وەرزی ئەم سەرمایەکە ئەچینە نێو وەرزی سەرما وردەوردەی تر جەوستار دەبێت شۆفێریانەوە زۆ گرنگە تەکیدی لەسەر بکەینەوە شۆفێر دەبێت کام جۆرەیان ینی کام ژمارەیە بۆ ئۆتۆمبیلەکەی بەکار بهێنێت زۆر جار هەنێ ئۆتۆمبیل هەیە دەزانی کە لی نەنووسراوە یاخود شۆفێر جێ بۆ نایە کە کام ژمار لەسەر ئۆتۆمبیلەکەی لەسەر مەکینەی ئۆتۆمبیلەکەی نووسراوێ سری کەما مۆستا زۆر جار ئەوتری خۆت دکتۆری خۆت بە باشە یعنی تۆ ئۆتۆمبیلێک ئەکڕیت مەبلەغی پارەی زۆری پێیت یعنی با بەیانیان با جارێ واز لە مەسەلەی ڕۆن بێنین باشە زۆر جار شۆفێر خۆی ئێمالە یعنی حساب کە دەوامەکەت سعات 8 تۆ چیت بۆ شوێنی داوامەکەت یاخود شوێنی پیشەکەت شوێنی ئیشەکەت با حسابی ئەوە بکەین کە 10 دقە کات بین بە سیارەکە بۆی کە لێمان نەقەومێت یعنی هەڵەستم بۆینتەکە بەرزەکەمەوە چێکینی ئاوەکەکەم چێکینی فڵچەکانەکەم چێکینی ڕۆنەکەکەم سلفێک بە سیارەکە لێ مزانم مەزبوطە ئەنجاڕم بۆ مەسەلەی کە فەسڵی زستانەوە چیدا وەرزی سەرماوە هەتا ڕۆن خەفیف بێ باشترە بۆی کە تۆ بەیانیان سلف بە سیارەکەت لێیت زووتر ئەوی پمپەکە ڕۆن هەڵباتە سەرەوە بۆ بەشەکانی مەچینە بیگوازێت ئەگەر ڕۆنێکی خستی تێکرد چ کاریگەریکی خراپی ئەگەر ڕۆنی خستی تێکی هەموو زۆرینی سیارەکان بتڵیان هەیە جعوبیان هەیە باشە ئەو بتڵە پارچێکە زۆر جار لە ڤیدۆیا من ئاماژەم پێکردو لە ڕێپێجەکەمەوە بتڵێکە ئەمە نابێت یەک کونی دەرزی بچووکی تێ ئەم ڕۆنە قورسە کە بچێتە ناو ئەم بتڵە جام ئەکات سەوتێکی ڕق لە مەچینەکە دروستەکە هەندێک جار سایقەڵەکە کە سەوتی مەچینەکەم ڕقە ڕاستە خۆ لێ پرس چی ڕۆنەکە تێکردووە چ قیاسێکە تێکردو یەکسەر لە قیاسی دەبەسی 15 بە 40 قیاسی قورس زۆر باشە کاگەرم هیچ پلەیەکی ساردی ینی دابەزینی پلەی گەرماواکە کە ڕۆنی سیارە بیبەستێوەکو نا تا حاڵەتی وە ڕۆی ناوە نەخێر بیت شازێک بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە ئەو ڕۆنی دیکە لە جۆرەکانی دیکە هەن ئاگەر ئاماژەیەکیان پێ بکەی بووم نە هایدرۆلیکی جار ئەمە پێویستەکە لە وەرزی زستانە یاخود ئەو پەیوەندی بە ژەر کیلۆمەترەکەەوە هەیە مەسەلەی هایدرۆلیکی جار ئەو پارچێکی زۆر حساسە لە ناو ئۆتۆمبیلەکە تۆ پێویستە لەگاڵ سێ ڕانگۆڕین جارێکە چێکینیی بکەیت بزانی خەلەلەکەت نییە کێشەیەکت نییە ئایا کەمبوونی نییە یاخود ڕەنگی نەگۆڕاوە و ئەمە ئیلاقی تەنها بەسەر کیلۆمەتری سیارەکەەوە هەیە مەسەلەن وەکوی کە مهندسی میکانیکیڵێت لە وڵاتە گەرمەکانە ئیجابەکە پێویستەکات لە 30,000 کیلۆمترە بگۆڕێت و لە وڵاتە ساردەکانیشا 50,000 بۆ 6,000 کیلۆمتر ئیتر ئایا هەچ جۆرە گێڕێک بێت زۆر باشە سەبارەت بەو ژمارانەی کە لەسەر ڕۆنەکان هەیە ئەگەر ئاماژەیەکی پێ بکەیت ئەو ژمارانە مەبەست چییە لە 5 بە 30 مەبەست لە پلەی گەرمی و پلەی حرارەی ئەو ئۆتۆمبیل ئەو وڵاتەیە ئەو جەوەیە کە تۆ مەسەلەن تیاژیت ئەو وڵاتێک کە تۆ تیاژیت باشە هەتا سیپ لە مەسەن هەتا سیپ لە ئەو ڕۆنە نایبەستێت زۆر جەباز لەوەکەن کە بوون 5 بەسی ها دەبەسی ئەم 5 بەسی ئەمە ئەبێ بێ ستاندارد بێ ئەم ژمارەیان 5 و 10 ئەوەکە بەڵام 30 و 40 ئەوانەکە ئەوە گۆڕانکاری بەسەر دێ بۆچی ئەوە گۆڕانکاری بەسەر ئەو ژمارە مامەسا خۆی
ئێمە کە باسی قیاساتی ڕۆنەکەی بێت جیاب بکرێتەوە بە چەند بەرنامەیەکیش کۆتایی پێ نایێت ئەمە ینی ئێمە چەندها جۆر ئۆتۆمبیلمان هەیە هاج ئۆتۆمبیلێک بە شێوازی قیاسێکی خۆی بۆ دیاری کراوە ئێستا من ناکرێت لەم بەرنامەیە ئاماژە بە هەمی بکەم بڵێ ئەمە بۆ فلانە ئۆتۆمبیلەکەم بۆ فلانە ئۆتۆمبیلە بێت. زۆر باشە سەبارەت بە کوالەتی ڕۆنەکان شۆفێر چۆن بزانێ دەم ڕۆنە کوالەتی باشە زۆر جار لەوانەیە شۆفێر بەگوێی ئەو کەسە بکات کە ڕۆنەکەی بۆ گۆڕێت بە چی بزانین ویان چۆن بتوانین کوالەتی باشێک گەڵبژێرین دەزانین کە زۆرێک لە ڕۆنەکان چەند سێ جۆرێک ئەوەندەی ئاگادارم بەشێکیان ئەوەیە کار ئەو ڕۆنەیە کە خراپ دەبێت و دووبارە بەکاردێنێتەوە بەکاردێنێتەوە کامیان زانی کە ئەلەم جۆرە نییە چکە پێم وایە ئەمەیان کاریگەری خراپی لەسەر بزوێنەری ئۆتۆمبیل هەیە مامۆستا هەموو ڕۆنێک API هەیە کە ئەم باسی API-یەکەین هەموو لەسەر دەبەکەی نووسراوە کە ئەڵێ API SL واتە ئەم ڕۆنە ڕیسایکلینە کە ئەبێت بە SN واتە ئەم ڕۆنە لە موادێکی نەفتای لە موادێکی خام دروست کراوە بەڵێ کەوتمان SN ئیتر ئەو ڕۆنەیە کە مواسەفاتێکی بەرزی لە ئێستا SP هەیە کۆمەڵ مواسەفاتی تریان تێکردو وەکو دادا ئاماژەی پێکرد بۆ بەستنی ڕۆنی ئۆتۆمبیلەکە ینی حتا ئەگەر دەرەجەی حرارە بێتە خوار 50 پلەش ئەم ڕۆنە نایبەستی. زۆر باشە سەبارەت بە سیوێلی گێڕ ئەمە ژەر پێ یەک شتە لەگەڵەوەی کەیەکە با دڵنیایەوە تۆ کاتێکتە فەسلی سەرماوە هەموو جێڕێک ئەگەر جێڕی عادی بێت سیوێلی قیاسی 75 بەنەوەتی بوو زۆر جار پەیوەندیمان بۆیت لایەن شۆفێرانەوەڵێ باشە سیارەکەم ناچێت جێڕ بەیانیان کە کاتی جێڕەکە گەرمە بێ خلالی چەند دقەیەک ئاتیادی جێڕەکەم ئەگۆڕێت هیچ کێشێکیشی نییە لە وڵاتە پێشکەوتوانەیە زۆر جار برادرشتماتۆتەوەڵێ ساڵی جارێک بۆ ڕۆنە گۆڕین لێرە پەیوەندی بە کوالەتی ڕۆنەکەەوە هەیە کە بۆ منە لە 5,000-4,000 بێ ڕۆن بگۆڕیان پەیوەندی بە چیەوە هەیە مامۆستا تاوانەمە هیچ ئەسڵۆ ساسێکی دیە من 6 بۆ 7 ساڵی تەمەنم لە دەرەوە بەسەر باشە بۆ لە سێرزی شایشم کردووە ئەمە شتێکی ڕاز نییە ینی من حەزەکەم کاتێک لە پێیجەکەی خۆم بەرنامێک دابنێم کەسێک وەک پایانێر قسەم بۆ بکارێەوە باشە ئەمە شتێکی ڕاز نییە زۆر جار ڕەنگە تۆزێک زیاتر بڕۆن بە حکمیەوەی کە کەش و هەواکەیان پاکە و گاز یاخود بانزینەکەیان باشە و یاخود ڕۆنەکەیان کوالیتی بەرزترە لێمە ئەویش 2000 بۆ 3000 فەرقەکەات هەروەیە باڵێ سەبارەت بە هەندێک ڕۆن هەیە فلاشی تێدایە ئەمە یاخود هەر خودی فلاش چییە چۆن بۆ ئۆتۆمبیل بەکاردێنێ زۆر جار ینی من کەم بیستومە کە بڵێن ئیسفادی هەیە هەمیشاڵێن کەگە فلاشی بکەیتە نێو بزیێنەرەکە خراپیەکە ئەمە تا چەند ڕاستە ولا چه حاڵەتێکان فلاشە بەکاردێنێت مامۆستا فلاشێک لیترانە لە 150 موادی تێزابیتێ ینی بە دڵنیایەوە کێشەی بێت بۆ لاسی گایدەکان کێشەیە بێت بۆ ڕەنگی ڕۆن کێشەی بێت بۆ کۆمەڵێک بەشی ئۆتۆمبیل بەڵام کاتێک کە ئەڵێ ڕۆنەکە خۆی فلاشی تایە خۆی مادەیەکی پاکەرەوە بەکارێنێت لە ئەوەڵی ڕۆنەکەەوە ئیش ئەکاتە تاکو ئاخی ڕۆنەکە ئەمەش چیە ئاماژەیە بۆ باشی ڕۆنەکە هەموو ڕۆنێک کە مواصفاتی ئێسێن بوو ئەبێ موادی فلاشەری تیا بێت لەبەری کە نەنووسێ بە ناو دیواری مەچینەکە چۆن بزانین لێ نووسراوە هەموو ڕۆنێک لێ نووسراوە هەموو ڕۆنێک تایەتی ئەمڕۆ مامۆستا ئەمڕۆ خەڵک خوێنەوارە لەخوا بەزێ بەڵام سێر ناکە بەڵام تەمەڵە چێکی دەبەکە ناکە کە مەسەرەن سێری کەبزانین چیە مواصفاتی چۆنە پێم وابێ هەنێکیشان هەر تاریخی لەسەرەکە کەی دروست کراوە فعلا ڕاستە بڕابکە خەڵک تەمەڵە ئەیژینا تۆ ئەو ڕۆنە کە بۆت ئەگۆڕێ لە هەت سێر بزێت تۆ زانی باشان خراپە ڕاستمێکی بگرە بڕۆ گوگڵ سێرجی بکە بزانە ئەمە ئایا لە کۆمپانیایەکی باش دروست کراوە ئایا ئەمە کوالیتی چۆنە ئایا بۆ چەند هەزار کیلۆمتر بەکارێ زۆر باشە هەنێک ڕۆن هەیە برادران ماژە بەوە دەکەن کە ئەڵێن بۆ منەلی نووسراوەوە 5,000 لەسەری بڕۆ ینی زۆر جار ئەگەر زۆر زیاتر لەسەری بڕۆی لاان هەیە کاریگەری هەبێت لەسەر بزوێنەری ئۆتۆمبیلەکەیان بزوێنەری ئۆتۆمبیلەکە خراپ بکات ئێستا ئێمە خەڵک ناڵە شەریکە باشە من سیاری شەریکم بۆ هاتووە سنتران بۆ هاتووە کە ڕۆنی شەریکی تیا بۆ خودی شەریکە خۆی تیا بوو چۆتە 15,000 کیلۆمتر بە دیواری مەچینەکەیان نووسراوە نووساوە ینی هەمی بە دیواری مەچینەکەیان نووساوە پێویستەکە ئێمە خۆمان فیلتەری خۆمان بین پێویستەکە ئیجابە لەبەر کە بانزینمان کوالیتی زایفە زۆر باشە زۆر جار کە پێدەنینە نێو وەرزی سەرماوە کێسی ڕۆن پاکەکەینەوە و کۆمەڵێک چێکی ئەوەکەین ئەمە لە چه حاڵەتێکا پێویستە کێسی ڕۆنەکەمان پاک بکەینەوە فلتەرانی کە لە نێو
کێسەکەی هەیە ئاگاداری بین بەس ڕۆنی باش بەکاربێنە ئیجاب ناکات چێست بکەیتەوە بە هیچ شێوازێک بەس ڕۆنی کوالیتی بەکاربێنە. کاگەرم طبعا من زۆر لەم بابەتە نازانمەوە بۆیە زۆریش پرسیار ناکەم تەنامە گوێ بگرم بەس ئەوەلام بە پرسیار کرێک شۆفێرێک خۆی ڕۆنی سیارێکی خۆی بگۆڕیان ئیلا بێبی با بۆ سەرفیسێک و لەوێ بۆی بگۆڕن. ئەزانین چۆنە مەسەری سەرڤیس چی ئێستا ئەمە ئۆتۆبیلێکمان بۆیە تەنها بە ڕۆنگۆڕین باشە دە خلافی تیا دۆزمەوە پێڵم ئەوە کێشەیە ئەوە کێشەیە ئەوە کێشەیە هێت پرسیارم لێکات. یعنی ڕەنگە تۆ بتوانانی بڕخۆی بکەیتەوە لەسەرەوە لە خوارەوە لەسەرەوە ڕۆنەکەی تێ بکەی بەڵام هەر ئەمەش کۆمەڵێک شتی تری هەیە چێکی نیڕۆنی ستۆپەیە شوتە هەوالیان هەیە تایەکان گێج ئەەکەیت بەسە کۆمەڵێک شتی تری هەیە. سەبارەت بە فلتەر بەتەنە زۆر زۆی ڕەنگی شینە ئەمە چی ئیشی چیەوە تا چەند گرنگە لەگەڵ هەموو ڕۆنگۆڕینێکی ئۆتۆمۆبیلا بیگۆڕین. باشە فیلتەر وەکو چی وایە وەکو ئەوە بەشێک کە ئەو ڕۆنا هەڵ ئەسۆڕێ هەرچی خەڵتە لەنا ئەو مەچینەیە دروست بێت فیلتەرەکە ئیگرێتە خۆی و پێویستەکە هەموو ڕۆنگۆڕینێک تۆ فیلتەرەکەت لێ بکەیت و فیلتەرێکی تازی بخێت بەشێکیان دوای دوو جار هەوزانەی گۆڕن نابێت ئەوە غەڵەتە خۆی من هەت سیارێک هەیە بۆلام ئەگەر ئەو شۆفێرە ڕازیلیش بێ من هەر بۆیە گۆڕم. زۆر باشە پێشتر ئاماژت بەوە کرد کە لە هەرێمی کوردستاندا چەندین جۆر و چەندین مارکە هەن هەنێک جار باز لەوە دەکەن کە هەنێک مارکە هەیە کە هەر لە وڵاتی خۆمانە ڕۆنەکەیتیەکە دروست دەکرێت و لۆگۆیەکی لێ ئێنەوە چۆن ینی شۆفێر ئەمە جیا بکاتەوە کە بزانێت ی خۆمانە سەریکە هەت ڕۆنێک ئەگەر لێرە دروست کرێت بێت لی بدونوسرێت مێدی ئین عێراق باشە ئەگەر ڕقابە هەبێت من تاوانم چییە ئەگەر لە حاڵەتێکە حکومەت خۆی چاودێر نەبێ بەسەر ئەم کۆمپانیایەوە باشە سە چاکەتێک لە بە جەنابە فرۆشن عینی شتە لە بازار لێ نووسراوە ئیتال باشە ێ کاتێک تۆ تۆ سێرەکەی لە معمەلێکی کوردستانیان لە تورکیا دروستکراوە ئێ زەمبی تۆ چی تاوانی تۆ چی ڕاستە واتە ڕقابە نییە لە ڕقابە نییە بەداخەوە من حەزەکەم هەفتەی جارێک ڕقابە بێت بەناو ڕۆنەکانی منا بگەڕێ بپرسێتەوە لێم بزانێ من چی ئەەکەم چی بەکارێنم بۆچی من ئیشێکی ڕێک و پێک و جوانەکەم بۆچی کەسێکتر ئیشی خراپ ئەکات لەگە منە هەریەک مستەوا بێت کەواتە ناناسرێتەوە تقریبا ئەناسرێتەوە ئەگەر کەسێک یەک تۆز معلوماتی هەبێ یەک تۆ زیرەک بێت بە دڵنیاوە ناسرێتەوە. جا کێشەکەەوەیەک ئاماژەشمان پێکرد زۆرێک ناگەڕیان نازانێت شارەزایەکی وای نییە لە زۆری ڕۆنەکەیان لە ڕەنگە لە ئەوەیە هەر یەک شتە لەگەڵ ڕۆنێکی زۆر لە ڕەنگی شایەک شت نییە ئەنی هەستی پێک ناخێر قیاسەکان یەکسەر جیاوازە مەسەلەن کە تۆ سێری ئەم ڕۆنە ئەەکەیت مەسەلەن 0 ئەگەر موادەکە عێراقی بێ وەڵڵا دیارە یەکسەر ئەو ڕۆنە خستە 0 نییە. باشە کوالیتی خراپی ڕۆنی خۆمان چییە؟ کوالیتی خراپی ڕۆنی خۆمان خۆی دوو جۆر مواد هەیە کە ئەم ڕۆنە ڕەشە ئەم معمەلانی ئێرە ئەم مەسفانینە هەمووی ڕۆنی ڕیسایکلینەکەن باشە ئەم ڕۆنە ڕەشە کۆ ئەکرێتەوە یاخود لە ئێرانیەکردن لە سووریاکردن لە تورکیاکردن کۆی ئەیکەنەوە بە موادی ڕۆنی پاک دوو جۆر خراپترینی بۆرە دوو جۆر مواد هەیە کە ئەم ڕۆنە ڕەشەی پێڕوون ئەکرێتەوە یەکیان ئێرانیە یەکیشان ئەڵمانی موادە ئێرانیەکە هەرزانە موادە ئەڵمانیەکە زۆر گرانە ئەمان لەم حاڵەتەیە موادی ئێرانی بەکارێن ئەو موادە لمێکە جۆرێکە وەکو لم وایە زۆر جا شۆفێرە لە مەسفەکەم گیراوە بە خەڵتە باشە ئەمە ئەم خەڵتەیە کۆ بێتەوە ئەچێتەوە بەر ئۆیل پەمپەکە کێشەکەەوەیە ئەگەر ڕقابێکی باش هەبووە ئێمە حەزمانەکە بەرهەمی ناوخۆ بەکاربێنین ئەنی سفادی بۆ ناوخۆ بێ بەڵام بەداخەوە ڕۆنی ناوخۆ هیچ کوالێت و هیچ ماسەفاتێکی نییە و من لێرەشەوە لەم کەناڵە بەڕێزەیەوە داوایەک لە خەڵکەکەم هیچ کەسێک ڕۆنی عێراقی بەکارنێنێ و تەنانەت ڕۆنی ئێرانیش بەکارنێنێ. زۆر باشە هەنێک جار گڵۆپی ڕۆن هەڵە بێت ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە زۆر جار کوژێتەوە و داگرسێتەوە تاوان بزوێنەر وەکو هەموو پارچێکی تر کۆمەڵەیەک مواد تیا هاتو چۆکات باشە ئەمڕۆنە تیا هاتو چۆکە ڕەنگە خڵتەیەکی بەسیت پارچێ سیلیکۆن بچێتە بەر ئۆیل پەمپەکە کاچێتە بەر ئۆیل پەمپەکە ڕاستەخۆ گڵۆپی ڕۆنەکەی عازەیە زۆر جار کێسی ڕۆنەکەمان ئەگیرێت بە ڕۆنی خراپ ئەمیش هەر عازە هەندێک جار جۆزەی ڕۆنەکەمان ئەسووتێت ئەویش هەر بە هەمان شێوەیە عازێت. زۆر باشە دوایین ڕێنمایی چییە بۆ شۆفێران بۆ دوایین ڕێنمایی وەک گوتم هەت شۆفێرێک کە بەیانی زۆڵەسێ باچێکی نیسارەکەی بکە قەیچەکە با دەدەقە کاتی خۆی بکوژێت بە ئۆتۆمبیلەکەی خۆی و بۆی کە نەیباتە لای ئەو شیشەی کە بۆ چێکی ڕۆنەکرێتەوە بێت لە چەند هەستی ئێفەکە بێت دواتە ئێفەکە هەستی فولە کاتە خوارەک بۆ مینی و بۆ
خواردتر ئەوە پێویستەکان ڕۆنی تێ بکەیت. وڵام بینم چوو باسی ئەوەش بکەین ئەگەر ڕۆنی زیاتری تێدا ئەگەر ڕۆنی زیاتری تیا بێت دووکەڵی پێکات دووکەڵەکە زۆر جار هەیە ئۆتۆمبیل هەیە ڕۆنەکی کەمەکە بەڵێ با تۆزە زیاتری تێ بکەم ئەوە زیاتری سەرفێکات. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئارام حاجی شارەزا لە جۆری ڕۆنی ئۆتۆمبیل سپاس زانیارەکانە. وڵای ئازیزان تەوەریەکەممان بوو ئەچینە شاری کەرکووک و لەوێ ئاهەنگی کۆتایی پرۆژەی بەهای فەرموودە ئەنجام درراوە بینەرێ. ڕۆژەی بەهای فەرموودۆ دەستخۆشی تەواومان هەیە و دوعای خێر ئەکەین ئینشاءالله بۆ سەرجەم ئەو خوشک و برایانەی کە سەحابە ئاسا شەو ڕۆژیان خستە سەر یەک بۆ بەرزکردنەوە و گەیاندنی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە بەشدار بووان کۆڵان بە کۆڵان گوند بە گوند قەزا بە قەزا ناحیە بە ناحیە. پێغەمبەریکە صلی الله عليه وسلم ئەو کچ و کوڕە نازدارانن کە ئەم فەرمودانە وەکو تۆیەک لە ئاسمانەوە هاتبێ. لەوە گرنگتر چییە تۆ نەوەی داهاتوو بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاکارەکانی بە سونەتەکانی شارەزا بکەی. ئێمە ئەو عاتیفە و خۆشەویستیەمان هەیە بەڵام شارەزاییمان لە فەرمودەکانی نییە. ئەو فەرمودانە هەر گەنجێک لەسەری پەروەردە بکرێ بێگومان گەنجێکی ساڵحی دەستپاکی بە ئەمەکی خواویستی خاگویست و ئینسانویستی لە دەرەچێ. بۆیە بەڕاستی ئەم جۆرە پرۆژانە هەر لایەنێک و هەر کەسێک بیکە جێی دەستخۆشیە چونکە ئێمە پێویستیمان بەوەیە نەوەیەک گەورە بکەین ئەم نەوانە تەخەڕوجی مەدرسەکەی حەدیسەکانی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم تا بە کەسێکی منفعەتدار و کەڵکدار دەربچن بۆ ئەم کۆمەلگایە کە خۆی وێران بووە. بێگومان بڕۆ ناکەم هیچ هەستێ لەو هەستە خۆشترە بێ کە تۆ بتوانی بە ماڵی خوا بگەی و منیش ئەو خەڵاتم پێشکەش بە باوکم کرد چونکە حەز کرد وەکو دەستخۆشیە وەکو سوپاسێک بۆ هەموو ئەو کەسانەش کە بەژار بوون لەم ڕۆژەیە کە تەنها ئەوم بۆ ئەکرێت دەستخۆشییان لێ بکەم. ئەم ڕۆژەیە بەڕاستی زۆر زۆر تایبەت بوو تایبەتەکەی لەوەیە بکە تایبەت بوو بە خانمان و هیوادارم بەردەوام بن و خانمانیش خۆیان زیاتر دەوڵەمەند بکەن بە زانست لە ڕووی دینەوە چونکە بەڕاستی خانمان زۆر بە ئامانج کراوە لەم ڕۆژەیە لەلایەن کەسانی بێدینەوە و دەستخۆشی زۆر زۆرم هەیە بۆ ئەو کەسانی کە هەستاون بە ڕێخستنی ئەم ئاهەنگە و ئەم پرۆژەیە خی گەورە سەرکەوتویان کاوە هەمیشە پشتیوانمان بێ پشتیوانیان بێ و سەرکەوتوو بن.
زۆر تا بڵێ خۆشمە و وەصفش ناکرێ هیچش تەوەقعم ناکرد ئەمەم بۆ دەرچێ زۆر یەکەم جا ئەمە فەزلی خوایە بە فەزلی خۆمان نەگەیشتێتە ئێرە دووەم سوپاسی دایکمەکەم کە بچکی زۆر هاوکاری بوو ئێستاش خۆی نەتوانین لێرە ئامادە بێت چونکە زۆر نەخۆش بوو زۆریش خەفەتم خوارد کە نەهات بۆ ئێرە ئینشاءڵڵا من ئەمە پێشکەش دایکمەکەم خۆم ناڕۆم بەرەوەی ئەو لەوەتی هەم لەوەتی یعنی ئەو زۆر پاڵپشتی هیوای تەمەندرێژی بۆ خوازم ئینشاءڵڵا هیوام وایە هەموو کەسێک بتوانێت لەم پرۆژانە بەشداری بکە تا بتوانێت کەسانی ترش لەگەڵ خۆیان یعنی ئامۆژگاریان بکە بەجددی ئەوە زۆر والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه سرتا بخيراتني زنابتان دكم وكنالي بيام لهم قناع كان هاوكارمان لقلمانن بابا داشتان داتو خواي قولا ليتان قبولك إن شاء الله طبعا بهاي فرمودك لصالي 2017 سرتا دز بكار كردني بوا بشوي شي آسایی لەسەر ناوچەیەکی دیاریکرا و شکارەکانی خۆی ساڵاتچەکانی خۆی ئەنجامدا بەڵام لە ئێستادا سپاس بۆ خوا زۆربەی زۆری ناوچەکانی کوردستانی گردوتەوە ومێدمان وایە پشتیوان بەخۆ لە داهات و بتوانین بەپێی بەرنامەی شتۆکۆ و داڕێژرا و زۆربەی زۆری ئەو ناوچانەی کە تا ئێستا دەستمان پێی نەگەیشتیە بتوانین دەستمان پێیان بگاتن و خەڵکی ئەو ناوچانەش سوود ببینین لە پرۆژەی بەهای فەرموودا بەڵێ بەخۆی هەفت خۆناغ ئەنجام درایە دوو خۆناغ تایبەت بە منداڵان خۆناغێک تایبەت بە خانمان خۆناغەکانی دیکە تێکەڵ بووە یعنی خوشکان و برایان بێگومان خۆناغی داهاتوو خۆناغێکی زۆر تایبەت دەبی جیا لە هەموو خۆناغەکان دیکە بە شێوازێک بەرنامەیت بۆ داڕێژرایە کە جێ دڵخۆشی هەموو خانەوادەیەکی موسڵمان دەبی پشتیوان عزیزان لە تەوەری دووە ماوەک پێشتر ژامان پێ کرد قسەکە لەسەر کاریگەری لێبوردەیی لەسەر دەرونی مرۆڤ یارە شارەزایانی دەرونی زۆر کات ئاماژەباواکەن کە ئەو کەسانەی کە لێبوردن و لە هەڵی بەرامبەرەکانیان ئەبورن ئەوە چاکەیەکە و بەرامبەر خۆیانەکەن کە دەرونیان زیاتر بەرەو ئاسوودەیی ئەچێت و ئەو ڕقوکینەی کە لە ئەنجامی هەڵە و غەدری دەوروبەرەکەیەوە کۆ بێتەوە لەسەڵ دڵ و دەرونی بە لێبوردەیەکی بەسیط دڵی پاکە بێتەوە نێو دەرونی ئاسوودە بێەوە هەروەها ئاینی پیرۆزی ئیسلامیش زۆر جەخت لەسەر ئەوە کاتەوە کە پێویستە مرۆڤەکان لە ناویەکە بۆ بەردەوامبوونی پەیوەندیەکانیان لێبوردە بن بەرامبەر یەکتر لەسەرم تەوەرە قسەکەین وە لە ڕانیەوە زۆر بەڕێز دکتۆر ئەمیر ئەحمەد ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی لەگەڵمانە سەبارەت بابەتە گفتوگۆکەین دکتۆر ئەمیر سڵاوی خوای گەورت لێبێ پێمان خۆشە پێناسەیەکی لێبوردەییمان بۆ بکەی بۆەوەی دەست بکەین بە بەرنامەکەمان سڵاوی خوای گەورەتان لێبێ دەستخۆشتان لێ دەکەم بە ناوی خوای گەورە و میهرەبان بێگومان بابەتێکی جوانتان هەڵبژاردووە بۆ ئەمڕۆی مرۆڤایەتی و بە تایبەتی ناوچەکە و دەڤەرەکەی خۆمان واتە هەرێمی کوردستان کە زۆر پێویستیمان بەو دەستەواژە و بەو مستەڵەحەیە کە لە ناخی خۆماندا لە ناو خێزانەکاندا و لە کۆمەڵگە و لە تا لە حکومڕانیشدا بەرجەستەی بکەین بێگومان هەر دەستەواژەیەک یان هەر وشەیەک یاخود هەر شتێک کە ئێمە دێن پێناسەی بۆ دەکەین پێش پێناسەکردن پێویستە ئێمە بەرجەستەی بکەین لە کاری ڕۆژانەماندا ئەو کاتی دەزانین گرنگیەکەی چۆنە ئەو کاتی دەزانین کاردانەوەکانی چۆنە لەسەر دەرونی تاک و هەروە لەسەر کۆمەلگا و هەروە کۆمەلگا چۆن پێش دەکەوێت بێگومان ئەگەر ئێمە بێت و وەکو مسلمانێک پێناسەی لێبوردەیی بکەین
ئاینی پیرۆزی ئیسلام لە سەرەتاوە زۆر گرنگی بە لێبوردەیی واتە تەسامح داوە. بنچینەیەک لە بنچینە هەرە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە کە تاچی مسلمانی و ئیمانداری لەسەر پەروەردە دەکرد و هانی ئیمانداران دەدا، هانی مسلمانان دەدا کە هەمیشە لێبوردە بن لە ڕۆژانەی خۆیان. بێگومان کە خوددا ئێمەی خەڵق کردو و درستی کردوون دەزانی چ شتێک کاریگەری بەسەر خۆشبەختی و خۆشنودی ئێمەدا هەیە. بێگومان ئەو کەسەی کە لێبوردەیە هەمیشە دڵخۆشە، ئەو کەسەی کە لێبوردەیە هەمیشە گەشببینە، ئەم کەسەی کە لێبوردەیە هەمیشە ئاسۆیەکی ڕوونی هەیە و ئامانجێکی گەورەی هەیە لە ژیاندا و هەمیشە کەسێکی بە پلان و کەسێکی بە بەرنامەیە کە کەسێکی لێبوردە بێ. لەبەرەوە تەمەشا ئاینی پیرۆزی ئیسلام بکەین هەمیشە لە نێوان دوو دەستەواژەدا لێبوردەی و جەنگ لێبوردەی هەڵبژاردووە، تەسامحی هەڵبژاردووە، ئەنجا لە بواری سیاسی، لە بواری ئاینی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری تاچی لێبوردەی هەڵبژاردووە. بێگومان ئەگەر بێت و هەر چەند نمونەیەکی بەسیط بێنینەوە کە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دا هاتووە، جا پێش ئەوە یەک خاڵێکی گرنگ هەیە، العفو عند المقدرة، لێبوردەی لە کاتی دەستەڵات لە کاتی تواناداریدا گرنگە، نەک لە کاتی بێدەستەڵاتیدا. تەمەشا دەکەین پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە 23 ساڵ پێغەمبەرایەتی خۆیدا چۆن ئەم دەستەواژەی بەرجەستە کردووە. کاتێک مشریکان و دوژمنانی ئیسلام لە مەکە بە دەری دەنێن، لەسەر زێدی باب و باپیران لەسەر خاچی خۆی بە دەری دەنێن، بەڵام دوای فەتحی مەکە کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگەڕێتەوە بۆ مەکە فەتح دەکات و دەستەڵاتی بەسەر مەکەدا دەستەڵات دەگرێتە دەست لە مەکە، تەمەشا دەکەین قوڕەیشیەکان وا چاوەڕوان دەکەن تۆڵەی خۆی بکاتەوە، واتە ئەوان چۆن دەری بە دەریان کردووە، ئەوان پێغەمبەریش دوردی خوای لەسەر بێ بە هەمان شێوە کاردانەوەی بێ، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستەواژە و لێبوردەیی هەڵبژارد. فەرمووی بڕۆن ئێوە ئازادن، لەبەرەوە فەرمووی هەر کەسێک بچێتە کەعبە ئەوە ئازادە، هەر کەسێک لە ماڵی ئەبوو سوفیان بێ ئەوە ئازادە، هەر کەسێک لە ماڵی خۆشی بێ ئەوە ئازادە و لێبوردن دەیگرێتەوە. کەواتە تەمەشا دەکەین لە دوای دەربەدەری چەندان ساڵ، لە دوای ئەوەی کە لە سەروەت و سامان و خاچی خۆی بێبەش کرا، بەڵام پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ لێبوردەیی هەڵبژار. لە جەنگی بەدردا بە هەمان شێوە لێبوردەیی هەڵبژار کە لەوانەیە سەحابیە بەڕێزەکان کە ئەو دیلانەیان کرد ئاماژەیان بۆ ئەوە کردبێ کە تۆڵەی خۆیان بکەنەوە کە سەحابی شەهید بووە، کە سەحابی بریندار بووە، کە لە سەرزێدی باب و باپیران دەکران، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم لێبوردەیی هەڵبژار کە هەر کەسێک دە مسلمان فێری خوێندن و نووسمکە ئەوە ئازادە. کەواتەوە کەمترین کاردانەوە بوو بەرامبەر ئەو زوڵم و ستەمەی بەرامبەر پێغەمبەر کرا صلی الله علیه وسلم. لەبەرەوە کەواتە ئێمەش دەبێت لە ژیانی خۆماندا هەمیشە لێبوردە بین، لێبوردن هەڵبژێرین، یاخود مشریکان لە کاتێک منافقان یاخود کاتێک ئەو کەسانی لە دین حاڵی نەبوون یەخەی پێغەمبەر دەگرن صلی الله علیه وسلم کە یەکێک لە جوولەکان دەڵێ قەرزەکەتم بدەوە، ئیمامی عومەر زۆر تووڕە دەبێ، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ عومەر تووڕە مەبە، داوای لێ بکە ئەو بە شێوازێکی ئوسلوبێکی جوان داوای قەرزەکەی بکە و بە منیش بڵێ کە لە کاتی خۆی قەرزەکە بدەمەوە. هەمیشە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاینی پیرۆزی ئیسلام لێبوردەیی هەڵبژاردووە. لەبەرەوەی کەسایەتی مرۆڤ تەوەرە، یعنی بنچینەیە و چەقی ئەوەیە کە گۆڕانکاریەکان دروست بکە. لەبەرەوە ئێمە وەکو تاکێکی مسلمان دەبێ هەمیشە لێبوردەیی هەڵبژێرین. زۆر باشە کاک دکتۆر، کاتێک کە هەڵەیە بەرامبەر کەسێک دەکەین و زۆر جار ئەمە دەبێتەوەی کە نەئارامیەک لە دەروونمان نادروست دەبێت تاوەکەوەی کە بچین داوای لێبوردن لەو کەسە بکەین. لەم دوو تەرەفەدا ئەو نەئارامیە دەرونیە هۆکار چییە کە بە لێبوردەیی کاتێک کە داوای لێبوردن دەکەیت ئارامیەک دێتە دەروونمان و دڵمان خۆش دەبێت کاتێک کە ئەو کەسەش ئەگەر لێمان ببورێت، ئەوە بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆچی دەرونی تاک پێویستی بەمە هەیە کە هەمیشە بەردەوام لێبوردە بێت؟ وەکو باسم کرد ئینسان بەچی دەرونی ئاسوودە دەبێ، هەمیشە کە پەیامێکی پێەیە، کە هەمیشە پەیامبارە، هەمیشە کە ئامانجێکی لە ژیاندا هەیە. کەسی بێ ئامانج
لەوانەیە کەمتر هەستی پێ بکە باڵ کەسی ئامانزدار کە تۆ ئامانجت پەیامێک بگەێنی هەمیشە ئاسوودە دەبێت کە ئەو پەیامەت دەگا هەمیشە ئاسوودە دەبێت کە بەرامبەرت ئاسوودە دەکەی لێبوردەی وەکو گوتم العفو عند المەقدرە لێبوردەی لە کاتی دەستەڵات لە کاتی کە حەقێکت هەیە مافێکت هەیە لەسەر بەرامبەر ناحەقیەکت بەرامبەر کراوە بێڕێزیەکت بەرامبەر کراوە مافت خوراوە ئەو کاتی لێبوردەی دەردەکەوێت ئەو کاتی توانای تۆ بەرامبەر ئەو دەستەواشەیە دەردەکەوێت کەواتە ئەتۆ هەمیشە کە ئەو مافەیان ئەو ئەرکاس ئەو ئەرکە ئاینیە ئەو ئەرکە کۆمەڵایەتیە ئەو ئەرکە مرۆڤایەتیە دەگەێنی بێگومان وەکو مرۆڤێک وەکو تاچێک دەروونت ئاسوودە دەبێت دەروونت دەزانی دەرونی بەرامبەرت ئازاد کردووە دەرونی بەرامبەرت ئاسوودە کردووە کەواتە تۆش وەکو تاچێک ئاسوودە دەبێت بە هەمان شێوە ئێستا تۆ کاتێک ڕقێکت لە دڵدایە کینەیەکت لە دڵدایە هەمیشە نەئارامی هەمیشە کە ئێستا تۆ باسی کەسێک دەکەی بە خراپە چەندە کەسەکە بە باسکردنەکەت ئازار دەدەی بۆ خۆشە دوو ئەوەندە ئازار دەبینی لەبەرەوەی مرۆڤی ژیر مرۆڤی هۆشمەند و خاوەن عەقڵ و ئیدراک هەمیشە بەرامبەری ئازاد ئاسوودە دەکات بۆ ئەوەی بۆ خۆشی دەرونی ئاسوودە بێت چونکی هەمیشە بە ئازاردانی بەرامبەرت بۆ خۆشت ئازار دەچێشی چۆن کەسەکەی بەرامبەرت نائاسوودە دەکەی بۆ خۆشت بە هەمان شێوە دەرونت نائاسوودەیە لەبەرەوەی دەزانی کەسێکت ئازار داوە بە قسەیەک جاری وایە بە هەڵوێستێکە جاری وایە بە چاو بادانێکە بە هەڵقرتاندنێکە بە ئاماژەیەکی جەستەیە کە کەسەکە ئازار دەدەیت شەرت نییە بە قسە بێ شەرت نییە بە بەرکەوتن بێ شەرت نییە بە لانی مادی بێ لەوانەیە بە ئاماژەیەک کەسەکە ئازار بدەیت بە چاوتروکانێکە لچبادانێکە یان هەر شێوازێک بە شێوازەکان ئەمە کەسەکە ئازار دەدەی کەواتە نائاسوودە دەبی بەڵام کە تۆ ئەو ئاسوودە دەکەی و دەڵزانی دەرونی ئاسوودە کردووە بێگومان یەکەم کەس سوودمەندی گەورە لە دنیا و ئاخیرەتدا بۆ خۆت سوودمەند دەبی چونکی ئەو کەسانێک کە خەڵک لێ دەبورن هاخوا چەند جوانی فەرمووە دەفەرمێ ئەلا تحبونە ئەن یەغفر الله لەکم ئایا حەز ناکەن یان ئەن یعفووە عنکم ئایا ناتانێت خوا لێتان ببورێ لەبەر لێبوردەی خوا پابەندە بە لێبوردەی بەندەکان لە نێوان یەکتردا هەر کاتێک ئێمە لێبوردە بووین لە ناو خۆماندا یەکترمان ئازاد کرد خوا ئازادمان دەکات لێبوردەی بەرامبەرماندا بەرجەستە دەکات ئەگەر نمونەیەک بێنمەوە ئەگەر کەسەکان لێبوردە بن لە ژیانی خۆیاندا بزانین چ گۆڕانکاریەک لە ژیاندا ڕوودەدا دەڵێت جارێکیان یەکێک لە خەلیفەکان هەندێکیان دەڵێن هاڕونە ڕەشید بوو کاتێک یەکێک لە بەندەکانی ئاو بە سەریدا دەکات دەیەوێت سەری بشوە ئەو مەسینەیە ئەو دەستگای کە ئاوی پێ بەسەردا دەکات لە دەستی دەکەوێتە خوارە و دیارە کاتی خۆی لە مس و لەوانە دروست کراوە هەر لەبەرەوەی پێگوتراوە مسینە بەسەری دەکەوێت سەری دەشکێنێ بەڵام هەم بەندەکە زیرەکە و عاقڵە و هۆشمەندە هەم خەلیفەش خەلیفەیەکی تێگەیشت و خەلیفەی مسلمانانە کاتێک دەبینێ خەلیفە زۆر تووڕە دەبێ خوێن بەسەری دادێتە خوارە و سەری شکاوە خەلیفە ئاوا تەمەشایەکی بەندەکەی دەکا بەندەکە دەڵێ والکاظمینە الغەیظە ئەوانەی ڕق و چینەی خۆیان دەخۆنەوە خەلیفە دەڵێ ئەوە ڕق و چینەی خۆم خواردەوە بەندەکە بەردەوام دەبێت دەڵێ والعافینە عن الناس ئەوانەی لە خەڵک دەبورن دەڵێ ئەوە لێشت بورام ئەوە ئازادی لێشت بورام و گەردەنیشتم ئازاد کردی بەندەکە بەردەوام دەبێت دەڵێ والله يحب المحسنين خوا چاکەکارانی خۆش دەوێت دەڵێ ئەوە ئازادیشم کردی لە بەندایەتی کەواتە شارەزابوون لە دین وا لێ دەکا هەمیشە لێبوردە بێ لێبوردەی چونکی گوتمان ئاسوودەیی دەبەخشێ بە دڵ و دەروونەکان لەبەرەوە تەمەشا دەکەین قۆناغەکانی لێبوردەیش سێ قۆناغمان باس کرد کە لە قورئاندا باس کراوە یەکەمیان خواردنەوەی ڕق و چینە هەمیشە ئینسان پێش ئەوەی لێبوردە بێ دەبێت ڕق و چینەی خۆی بخواتەوە و هەروەها هەمیشە کەسێکی چاکەکار بێ و هەروەها لە خەڵک ببورێ و هەروەها خەڵکێکی قۆناغیشی چاکەکردنە کامیشە گەردەنی خەڵک ئازا بکات و هەروەها لێیان ببورێت. زۆر باشە مامۆستا ئەمین بۆ پێی کە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە داوای لێبوردەییمان لێ کات و بە سروشتی پاکی مرۆڤیش
بەوەوە بەرەو ئەو لێبوردەیە ئەڕوا ئێمە چۆن بتوانین لەسەرم سروشتە پاکە لەسەرم سیفاتە بەرزە مناڵەکانمان وونەوەی ئایندەمان پەروەردە بکەین بۆ ئەوەی ڕقوکینە لە دڵیانە نەمێنێت و هەمیشە بەرامبەر یەکتر لێبوردە بن. بێگومان هەموو پەروەردەیەک لە خێزانەوە دەست پێ دەکات. خێزانەکان ئەگەر بە سەلامەتی نەوەکانیان پەروەردە کرد بێگومان تاکێکی پەروەردەکرا و تاکێکی بە سیفەتی بڵێن باسی لێبوردەی دەکەین لێبوردە پەروەردە بکات دواتریش ئەو تاکە تێکەڵ دەبێ بە کۆمەلگا بە دام و دەستگاکان کەواتە کۆمەلگایەک و دام و دەستگایەکی خاوەن پەیامی لێبوردە پەروەردە دەکەین. لەبەرەوە دەکرێت دایکان و باوکان لەسەر من کتێبێکم هەیە دکتۆری دەرونی منداڵەکەت بە یەکەم بابەت ئەوەم دابەزاندووە سێ وشەی ئەفسوناوی لێبوردەیی ببوورە هەمیشە منداڵەکانمان بەوە پەروەردە بکەین فێری لێبوردنیان بکەین فێری ئەویان بکەین کە هەڵەیەکیان کرد داوای لێبوردن بکەن واتە کللتوری لێبوردەیی زاڵکەین بەسەر کللتوری شەڕانگێزی و تۆڵەسەنەوە. ئەمن دەڵێم هەمیشە بەس وای لێ نەکەین یعنی تاچێک پەروەردە نەکەین بەس هەڵە بکات و داوای لێبوردن بکە وای لێ بکەین کە پەروەردەیەکی وای بکەین لێبوردەی کۆتا قۆناغە واتە بۆ ئەوەی داوای لێبوردن نەکەی هەڵەمەکە وا بکەین یعنی ئەو پەروەردەیەکی وا بکەین هەڵەمەکە بەڵام دوا قۆناغیش کە هەڵەت کرد دەبێ ئەو کەلتورە لە ناخدا بچەسپێ داوای لێبوردن لە بەرامبەرت بکەیت کەواتە بۆ خۆمان کاتێک هەڵەیەک دەکەین بەرامبەر منداڵەکانمان مامۆستا لە قوتابخانەکان هەڵەیەک دەکات بەرامبەر قوتابیەکانی زۆر ئەو کەلتورەی لا ئاسایی بێ کە داوای لێبوردن بکە بێگومان بەو وشەیە گەورە دەبی لە لای بەرامبەرەکەت بچووک نابیەوە بەڵام وەکو گوتمان نەیکەیە کەلتور هەمیشە هەر هەڵە بکەی و هەر داوای لێ بە هەر هەڵە بکەی و ئاها بۆ ئەوەی کەمترین هەڵە بکەی کەمترین داوای لێبوردن بکەی کەمترین دەبێ هەڵە بکەی کەواتە ئێمە لەسەر ئەو بنچینەیە یان وەکو گوتمان سوپاسکردن یا سوپاسی بەرامبەرەکانیان بکە دەستخۆشییان لێ بکە بەرامبەر چاکەکانیان کەواتە ئێمە کە لە خێزاندا منداڵێکی تەندروستمان پەروەردە کرد بۆ ناو کۆمەلگایەکی تەندروست زۆر جار گۆڕانکاریەکان لە تاچێکەوە دەست پێ دەکا با ئێمە تاک بەکەم نەزانین زۆر جار دەڵێن وەڵا ئەو کۆمەلگایە یان تاقە سوارە تۆز ناکات تاقە سوارە گۆڕانکاری پێ ناکرێت من هەر یەک نمونە دێنمەوە کە نمونەیەکی زەقە لە مۆندیالی قەتەر تاکە کەسێک توانی سەرنجی هەموو جیهان بەرەو خۆی ڕابچێشێ تاکە کەسێک کە نیوەی لاشەی ئیش دەکات نیوەی لاشەی هەیە بەڵام توانی گۆڕانکاری بەسەر هەموو بیر و بۆچوونی مۆندیال و لە ڕێی مۆندیالیشەوە جیهان دابێنێ کەواتە با ئێمە تاک بەکەم نەزانین خۆمان بەکەم نەزانین ئەو کەلتورە بەرجەستە بکەین لە ڕۆژانەی خۆمان بێگومان ئەوەش وا دەکا ئەوانەی بەریەکەوتنمان لەگەڵیان هەیە ئەو کەلتورە لە دڵی ئەوانیشدا بچەسپێنین و وای لێ بکەین بیکەینە کەلتورێک باوا بکەین لە نێوان خۆماندا لە ناو خێزاندا لە کاتی هەڵەکاندا وا بکەین منداڵەکان داوای لێبوردن بکەین ئێمە داوای لێبوردن لە منداڵەکانمان ژن لەگەڵ پیا و پیا و لەگەڵ ژن هەمیشە ئەو کەلتورە بەرجەستە بکەین بۆەوەی خۆمان ئاسوودە بکەین. زۆر باشە ماوەسا هەر باسی مۆندیالێک کرد لەوانەیە لە زۆرێک لە نێوان هاوڕێ و لە نێو خزم و لە نێو خێزانێک زۆر جار لەبەرەوەی کە هەرێکێکیان هاندەری تیپێکی کەیە و زۆر جار بە تانە و تەشەرەوە باز لە ئەو تیپە دەکات کە هاندەرێت ئێمە زۆر جار دەبێتەوەی عادەزبوونی یەکتری لە نێوانیاندا تا چەند گرنگە ڕەچای ئەم شتانە بکەین و ئەگەر بە زمانیش بێت دڵی بەرامبەرمان ئێشان لەو بارەوە چی بکرێت و چۆن لێبوردە بین و لەم مودەتەکەمەداوە ئەمە کە تەنها بۆ خۆشیە نەبێتەوە ئەوەی کە ئازی لە نێوان دوو هاوڕێدا دوو کەسدا دروست ببێت. من هەمیشە یەک قسەم هەیە دەڵێم هەر کاتێک هەڵەیەک ڕوویدا یان تەشەنوجێک و بەریەکەوتنێک لەگەڵ بەرامبەرەکەت ڕوویدا تۆ هەموو هەڵەکەمەدە بەرامبەرت هەمیشە مەڵێ بەس بەرامبەرەکەم هەڵەیە هەمیشە مەڵێ بەرامبەرەکەم هەڵای کردووە من 100% لەسەر حەقم ئەگەر وا کرد قەت لێبوردە نابێ قەت داوای چاکسازی و دڵ و دەروونێکی ئاسوودەت نابێ بەڵام من دەڵێم هەمیشە
ئەگەر لە سەدا 99 هەڵەکە بدەیە بەرامبەر لە سەدایەکیش بیدە بۆ خۆت بەسەر شانی خۆتی دابدا واتە خۆت بێبەری مەکە لەو هەڵەیە چونکی کە خۆت بێبەری کرد بە حەقەتەوە نەخۆشیێکی کوشندەیە قەت چارەسەری نابێت و قەت چاکسازی لە دەرونی خۆت ناکەی بەڵام کە گوتت لە سەدا 99 بەرامبەرم غەڵەتە بەڵام نیشێک هەڵم هەیە لە سەدایەک بەرخۆم دەکەوێت ئێمە بە هەمیشە سەدایەکەکەی خۆمان چاپ بکەین ئەو ساداوە لە بەرامبەرەکەمان بکەین سەدا 99ەکەیان چاپ بکە لەبەرەوە هەمیشە ئیمامی شافعی دەفەرمێ قسەی من ڕاستە و قابلی هەڵەیە قسەی بەرامبەریشم هەڵەیە و قابلی ڕاستە کەواتە ئەو یاسایە بەکاربێنین ئەو دەستەواژانە بەکاربێنین هەڵە ناکەین یان ئەگەر هەڵەشمان کرد زۆر ئاسانە یعنی داوای لێبوردن دەکەی یان بەرامبەرەکەت هەڵە دەکا کە تۆ بۆ خۆت زۆر جار ئێمە لە کاتی گفتوگۆ لە کاتی قسەکردن لە کاتی منازەڕە و سیمینار زۆر جار کە لێ دەبینەوە دەڵێن وەڵای ئەو قسەمان هەڵە بە خۆزگە و قسەمان نەدەکرد کەواتە ئەگەر تۆ ڕەخنە لە خۆت بگری دەبێت ڕەخنەش لە بەرامبەر بگری بزانی بەرامبەریشت هەڵە دەکا کەواتە کە بەرامبەریشت هەڵە دەکات چۆن لە خۆت دەبووری هەوڵ دەدەی جارێکی ترە و هەڵە نەکەیەوە لە بەرامبەرەکەشت ببووری تەسامحەتە بێ ئەمانە ئەو کێشانە ئێستا بڵێن مۆندیال ئەو پەڕیمانجێک دەخایەنی و کۆتایی پێدێ بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئێمەی مرۆڤین بەرامبەر یەکتر ئێمە لەگەڵ یەکتر دەمێنینەوە بەڵام ئەو کێشانە ئەو مناسەبانە هەموو مناسەبەی کاتین بۆ خۆی ژیان هەمووی ژیانێکی کاتیە ژیانی تەمەنی مرۆڤ هەمووی کاتیە کەواتە ئەو ڕووداوانەی کە لە جیهانیش ڕوودەدەن جاری وایە لەسەر یاریکردنێکە جاری وایە لەسەر حیزبی بوونەواتە تۆ سەر بەولایەن ئەوەی دەمێنێتەوە ئێمەین وەکو تاک ئەوانە هیچی نامێنێ لایەنی سیاسیە بە سەدان لایەنی سیاسی هەڵدەوێشێتەوە لایەنی سیاسی تر دروست دەبێت بیر و بۆچوونە هەڵدەوەشێتەوە قۆناغی ژیانە دەڕوا مناسەبەیە دەڕوا یعنی ئێمە باوا بکەین مرۆڤ واتە مرۆڤبوون بکەینەتەوەرە دیم بکەینەتەوەرەی سەرەکی ئێمە تەسامح هەڵبژێرین لێبوردەیی هەڵبژێرین بەرامبەر یەکتر وا بکەین بەرامبەرەکەمان فێری دەرسێکی وای بکەین کە لای بێتە پەیامێکی پێبگەێنین کە ئێمە لێبوردە بووین بەرامبەری گەردەنمان ئازا کرد بێگومان ئەمە شتێک لە دڵی دەچێنی وا لێ دەکا ئەویش بۆ جاری تر لە تۆ ببوورێ و لە خەڵکی تریش ببوورێ کەواتە ئەمە وەکو کەلتورێکی لێدێ ئەمانەی گوتم ئەم مناسەبانەش هەمووی مناسەبەی کاتین بەسەر دەچن کۆتاییان پێدێ بابەتە شەندوجات ئەم شتانە وەرنەگرین هەمیشە لێبوردەیی هەڵبژێرین زۆر باشە مام سامیر زۆر کات هەمان تووشی حاڵتە بووین تومانە ئەم شتەی کە بەرامبەرمان کراوە نابێت لێبوردەبین بەرامبەری وە بێ هەڵوەستە وەربگرین ئەمە ڕاستەیە هەموو شتێک شایانی ئەوەیە ئێمە لێبوردەبین بەرامبەریان هەندێک سنوور هەیە پێویستە لەسەری بۆستین من باسم کرد ینی وای لێ نەکەین کەسەکە هەر هەڵە بکات و داوای لێبوردن بکات واتە لێبوردنەکە دەبێت گۆڕانکاری لە ناکدا دروست بکە ئەوە یەک نابێ ئێمە لێبوردەی وا بکەین کە بەرامبەرەکەمان هەڵە زۆر بکات واتە بۆ نمونە من نمونەیەک دێنمەوە من بۆ خۆم لە ژیانی خۆمدا ئەوەم بینیوە کەسێک تووشە حادیسەیەک بە سیارەکەی خۆی کێشاوە بە کەسێکدا و لێیان بردووە و عەفویان کردو هیچیان نێناوەتەوە سەر گوتوویەتی وەڵای جارێک کەشەمان هەڵە دەکەمەوە هەر لێم دەبورن ئەوە هاندانە بۆ توندوتیژی ئەوە هاندانە بۆی کەسەکە سەرپێچی بکە لەبەرەوە هەمیشە وەکو ترافیک لایت هێڵی سووری شەیە نابێ هێڵە سوورەکان ببەزێن هەموو مرۆڤێک هێڵی سووری هەیە هەموو کەسێک هەموو کۆمەلگایەک هێڵی سووری هەیە نابێ هێڵە سوورەکان ببەزێندرێ دەبێ ئاگادار بین بەڵام دەبێ ئەها خوا لە کۆتاییدا عەفوی داناوە بۆی تاکەکان مەئیوس نەبن بۆی بێ ئومێدیان نەکەی ئێمەش لە نێوان خۆماندا کە خوا دەفەرمێ حتا ڕۆحت دەگاتە قورقورتاغت لێبوردنی خوا دەتگرێتەوە با ئێمەش وابین تاکەکان لەسەر ئەوە پەروەردەکەین هەڵە نەکەن لەسەر نەکردنی هەڵە بەڵام ئەگەر هەڵەیەکیش لە دەستت هات با مەئیوسیان نەکەین بێ ئومێدیان نەکەین بڵێن لە کۆتاشدا ئەوە شەیتانە خەڵک بێ ئومێد دەکا شەیتانە وا دەکات سیفەت شەیتانەکان وا دەکان کە ئینسان ناومێدکەن بەڵام ئەوە مسلمانان و ئیمانداران و لە قورئانەکەی ئێمەدا هاتووە لا تقنطوا من رحمة الله بێوەی نەبی لە ڕەحمەتی خوا چونکی خوا لێبوردەیە ئێمەش دەبی لە نێوان خۆماندا لێبوردە بین بەڵام بەو مەرجەی کەسەکە بۆی ببێتە دەرز بۆی ببێتە پندێک جارێک ئەو هەڵە نەکاتەوە نەوەک ئەو لێبوردەی ئێمە ببێتە هۆکارێک بۆی هەڵە بکات و
دووبارە لێ ببورێنەوە دووبارە لەسەر هەڵەکانی بەردەوام بێ بەڵکو بۆ لێبوردەیەکە ئێمە بێتە دەرس و پندێک بۆیان بۆەوەی چاکەکاری و چاکەخوازی و پەیامداری و لێبوردەی لە ناو کۆمەلگادا بڵاو بکەینەوە. زۆر باشە کاک دکتۆر قبول نەکردنی لێبوردەی کەسێک کە داوای لێبوردنمان لێ دەکات ئێمە قبولی ناکەین هەڵبەتە و شتانەی کە پێویستە قبولی بکەینی زۆر جار شتەکە کێشەیەکی بچووکە و بەڵام نامانێت لەو کەسە ببورین ئەمە چ کاریگەریەکی خراپی دەرونی دەبێت هەم لەسەر خودی کەسەکە هەم لەسەر دەرونی و کەسێک کە داوای لێبوردنی کرد و لێبوردەکەی قبول نەکراوە زۆر جار کەسانێکە بوون باز لەوە دەکرێت کە باسی کردووە تابانی خەوم لێ نەکەوت و لەبەری کە فلانە کەس لێم نەبووراوە لێبوردەکەی قبول نەکردوم ئەمانە تا چەند کاریگەری خراپی دەبێت وەک خۆت ئاماژت پێکرد کە گرنگەوە دەبێت لێبوردەبین لە هەموو حاڵەتێکدا. وەکو گوتم شتەکانیش لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێ لەوانەیە کەسێک ئەو شتەی لا بچووک بێ بەڵام بەرامبەرەکەت چۆنی وەردەگرێت ئەوە گرنگە لەبەرەوەی زۆر جار لای تۆ بچووکە بەڵام لای بەرامبەرەکەت هێڵی سوورە لەبەرەوە ئاگامان لە دڵ و دەرونی یەکتر بین یعنی هێڵە سوورەکانی بەرامبەرمان نەبەزێنین سەرەتا یعنی واتە هەڵە نەکەین کەسێک دەزانی بە شتێک تووڕە دەبێت بە شتێک قەڵز دەبێت بە شتێک وەکو دەڵێ لاوی هێڵی سوورە بەڵام لای تو شتێکی ئاساییە ئێمەوە نەکەین بڵێن ئەوە شتێکی بەسیتە تۆ چۆن بەوە تووڕە دەبین نا لاوی گرنگە کەواتە تۆ بۆ ئەو قسە دەکەی کەواتە نابێ ئەو دەستەواژانە بەکاربێنین بەڵام لە کۆتاییشدا هەر لێبوردەیی هەڵبژێرین هەر لێبوردەی لە نێوان خۆماندا بەرجەستە بکەین هەر لێبوردەی بکەینە کەلتور تووشی تەمەشا دەکەین با بزانین ئەو شتە بەسەر خۆمان دێ کە خەڵکێک لێمان نابورێت چەند ناخۆشە من بۆ خۆم لەوانەیە دەستەواژەکەم بەکارێ نابێ بە کەسەکەم گوتووە لێت نابورم لەبەرەوە تەمەشا دەکەم سێ چوار جار یەک هەڵە دووبارە دەکاتەوە لەسەر یەک تەوەرە گوتومە وەکو دەرزدانێک بۆ ئەوەی جارێکتر ئەو هەڵەیە نەکات نەوەک بڵێم لەوانەیە لە دڵی خۆمدا پاشەم لە گەردەنی مازا کرد بێ ئەوە بەڵام شتێکی خراپە یعنی لێ نەبوردەیی ئاها گوتمان خوا دەفەرمێ ئایا ناتانەوێت خوا لێتان خۆش بێ کەواتە خوا لێبوردنی نێوان ئینسانەکان و مرۆڤەکانی بەستۆتەوە بە لێبوردنی خۆی واتە کاتێک خوا لێمان خۆش دەبێت کە ئێمە لە یەکتر خۆش بین یەکتر گەردەنی یەکتر ئازا بکەین تەمەشا دەکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی من ڕۆژانە 70,000 بۆ 100,000 استیغفار دەکەم داوای لێبوردن لە خوا دەکەم کە خوش لە گوناحی ئەوەل و ئاخری خۆش بووە کاتە یعنی بۆ ئەوەی ئەو سیفەتە بەرجەستە بکەین زۆر خۆشە یعنی تەمەشاکە لە نێوان خۆشماندا بڵێ ئەها گەردەنت ئازابێ من یعنی ناوە کە پێک دەگەین گەردەنی یەکتر ئازا بکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە تەوقەی لەگەڵ هاوڵەکانی کردووە یەکەم کەس دەستی هێناوە ئاخر کەس دەستی کێشاوەتەوە هەمیشە بۆ ئەوەی چاکەکە زیاترین بەر ئەو بکەوێت لەبەرەوەی لەسەر ئەوەی ڕاهێناوین هەمیشە ئەو کەسانەی دەست پێشخەری دەکەن گەورەترین چاکە بۆ ئەوە خێرەکە بۆ ئەوە لەبەر ئەوە هەمیشە ئێمە دەست بە لەسەر ڕقی خۆمان دابنێن ڕقی خۆمان بخۆینەوە هەمیشە لێبوردەیی هەڵبژێرین هەمیشە دەست پێشخەریش بکەین لە لێبوردەیی لەبەر ئەوەی بۆی چاکەکە بۆ ئێمە واش لە خەڵک بکەین کە ئەو دەرسیان پێ بڵین ئەو وانەیان پێ بڵێنەوە کاکە گەر چۆن زۆر جار بە تۆ دەڵێ بەڕاستی تۆ ئازا بووی بەڕاستی بوێر بووی کە داوای لێبوردنت کرد بۆ ئەوی ئەمە ئەو دەرسە بگوازینەوە ئەو وانەیە بگوازینەوە بۆ بەرامبەریشمان لە ڕێی بەرامبەریشمانەوە بە کۆمەلگادا وەکو کەلتورێکی لێ بکەین با لێبوردەی بکەینە کەلتور با پێکەوە ژیان بکەینە کەلتور با دژی جەنگ و نائارامی دەروونەکان بین بەڕاستی ئێمە وەکو کۆمەلگای مرۆڤایەتی ئێستا وەکو گوندێکی بچووک وەکو شاشەیەکی بچووک زۆر جار ئێمە لە ڕێگای مەسیجێکەوە نائارامی بۆ خەڵک بڵاو دەکەینەوە ئێمە با لە ڕێگای نووسینەکانمان لە ڕێگای قسەکردنمان لە ڕێگای پەیامەکانمانەوە ئاسوودەی و لێبوردەی بەناو کۆمەلگاکەماندا بڵاو بکەینەوە بۆی کۆمەلگەیەکی لێبوردەی پڕ لە ئەمن و ئاسایش بڵاو بکەینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمیر ئەحمەد ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی سپاس دەکەین کە ئەم تەوەرە لەگەڵمانە بووی بە ئومێدەی کە ڕۆحێتی لێبوردەیی سەر بخەین بەسەر ڕۆحێتی شەڕەنگێزی و تۆڵەسەندنەوە و خواردنەوەی ڕقوکینەکانمان بەڵێ کاک دانیێڵە بزانم کاتی ناوبڕە بەڵێ دەچین لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتانە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەدەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جیپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستیانێکە خۆش بوو هەر بژی جیپسینینی کامێکی لێیاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وڵازان و خۆشەویستان لە شاری هەڵەبجە بە شێوازێکی کۆمەڵی و پێکەوەی هەستاون بە ناشتنی چەندی نەمام پێکەوە بینەری ڤیتێک دەمی لەو بارەیەوە بەڕاستی لەم ساڵانی دوایەوە کە لەو کاتەی کە باران بە ڕێژێکی کەمەبارێت مەترسیەکی گەورە لەسەر دارستانەکانە بۆیە پێویستە لەسەر ئێمە کەوا ساڵانە قەرەبووی ئەو دارە لە ناوچوانە بکەینەوە اینجا خۆشبەختانە ئەم ساڵ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هەستا بە هەڵمەتێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان تەواوی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کەوا زیاتر لە 1 ملیۆن نەمام بچێنێت و بە مەبەستی قەرەبووی ئەو نەمامانەی کەلەوە پێش بەهۆی وشکە ساڵی یا هەر بەهۆیەکی ترەوە لە ناو چوون و زیادکردی ڕوبەری سەوزایی پێویستە ئێمە ساڵانە ئەم هەڵمەتانە دووبارە بکەینەوە و پێویستە بیان پارێزین و پێویستە ئەوەی کە ئێمە ئەو نەمامەی کە بەرهەمەیەن ڕێبەڕاستی دەوڵەت بە ئاسانی ئەو نەمامەی بەرهەم نێناوە ینی کولفەیەکی زۆری تێچووە تاوەکو گەشتۆ بە مەرحەلەیە لەبەرەوە پێویستە ئەو کەسانی کە نەمام وەرەگرن پێویستە خزمەتی بکەن نەمامچاندن مهم نییە خزمەتەکەی مهمە بێگومان نەمامگەی سیروان لەوەتەی دروست بووە دەور و کاریگەریکی زۆر باشی هەبووە بۆ بەرهەمێنانی نەمامی جۆرا و جۆر بۆ ئەوەی دابشکرێ بەسەر دارستانەکان بەسەر دام و دەستگاکانی حکوومەت هەروەها نەمامی زۆر باش دابین بکرێ بۆ جوتیاران ساڵانە دەور و کاریگەریکی زۆر باشی هەبووە نەک لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڵکو لە سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانیش توانیوێتی بڕێکی زۆر باش نەمام دابین بکات بۆ هەم جوتیاران و هەم دام و دەستگاکانی دەوڵەت و هەم دارستانە دەستکردەکان.
ئێمە داینتیباری بەڵازان و خۆشەویستان لە تەوری سێمی بەناوەکەماندا باز لە بابەتێکی گرنگی تایبەت بە جوتیاران دەکەینەویش وەرزی کشت و کاڵ و پەڵەدان ئەمزانین پەڵەدان چییەوە جوتیاران چۆن دەزانن کە ئەو زەوی هەیەە شیاوە بۆی کە وردە کشت و کاڵی تێدا ئەنجام بدەن و بە دیاریکراوی مەبەست چییە لە پەڵا کە زۆر جار بارانێکی بەخۆر دەبارێت و چەند ڕۆژێک بەردەوامی دەبێت هەموو لایەک دوعا دەگەن کە ئینشاءڵڵا پەڵی یابێت گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک خەسرە و جاف جوتیار کە لە دەشتی شارە زورە و لەگەڵمانە کاک خەسرە و گیان سڵاوی خوا لێبێ سپاس بۆم دەرفەتە سڵاوی خوا لە ئێوە و تەواوی بینەرە خۆشەویستەکانمان سپاس و ستایش بۆ خوای گەورە ڕەحمەتی باشی بۆ باراندین سپاس بۆ خوددا زۆر سپاس کاک خەسرەوە ئەگەر ئاماژەیە بۆ بکەی کە مەبەست چییە لە پەڵا کە زۆر جار کە دەگەینە مانگی تشرینی دووەمیا کۆتایی مانگی دا باز لەو دەکرێت کە ئەو بارانە لەوانەیە بێتەوەی کە پەڵی یابێت مەبەست چییە لەمە؟ مەبەست لە ئەمە بە گەیاندنی ئەو تەڕە یا ئەو بارانە کە ئەبارێ بگا بە ئەو وزە تەڕەی کە لە مابینی وشکی و ژێر زەویا هەیە ئەمە پێی ئەڵێن بارانی پەڵا کاتێک ئێمە بارانی پەڵا ئەگەر بارانێک ببارێ نمونە لە بەڵێن بێت هۆی ئەوەی ئێمە پێ بڵێن سەریەک نەوەک بڵێن ئەمڕۆکە 50 ملیمە بارێت 4 ڕۆژی تر 20 ملیمە بارێت ئەوە نابێتە بارانی پەڵا ئەمە بارانێکی پەڵا ئەوەیە کە بڵێن 80 ملیم بۆ 100 ملیم باران ببارێ ئەبێتە بارانی پەڵا و ئێمە ئەتوانین پشت بە ئەو بارانە ڕوودانەکەمان بچێنین واتە دەبێت ئەو بارانە بە وردە ببارێنی بۆ نمونە لە دوو ڕۆژێکە لەوانەیەوە ببارێت کە بگاتە ئەو ڕێژەی کە ئاماژەت پێکرد بەڵام پێویستە چۆنچۆنی بێدە و بارانە چەند ڕۆژ بخایەنێت وە شازی بارانەکە دەورە بینێ بۆی کە پێ گوترێ بارانی پەڵا بەڵێ کاک دانیار زۆر کات پێویستیەوە بین کە ئەگەر ساڵێک بڵندا بەرهەمە کشت و کاڵیەکان لە ئاست چاوەڕوانی جوتیارانە نابن بەڵام خۆشبەختانە ئەم دوسە ڕۆژەی پێشوو بارانێکی زۆر باشباری جوتیاران باسیەوەکەن پەڵی داوە با بڵێن تا ژێر زەوی تەڕ کردووە ئەمە ئەتوانین پێ بڵێن بارانێکی پەڵە بۆ تۆ بەڵام ئەگەر ئەمە بەردەوامی نەبێ ئەم بارانە ڕەنگە لە داهاتوێکی نزیکا بۆ مانگێکی کەمتر ئەو دەغڵانی کە داچێنین تووشی مەترسی بێ بەڵام ئەگەر بارانێکی سێ ڕۆژی چوار ڕۆژی لەسەرێک هەبێ تا ئاستی 100 ملیم باران ئێمە بە دوو مانگیش مەترسیمان لە سەر دەغڵودانەکان و وشکی زەویەکانمان نابێ زۆر باشەکە خەسرەوت وەڵام بە باشی گوێمان لێ نەبوو چکە پەیوەندیەکەت پچرا لە سەرەتاوە بەڵام دەمەوێت ئاماژە بۆ بکەی کە ئێوەی جوتیار چۆن دیاری دەکەن ینی کە دەچنە ئەو دەشتەی کە نیەتتانە ئینشاءڵڵا کشت و کاڵی تێدا بکەن چۆن ئەو شتە دیاری دەکەن کە بزانن بارانی پەڵا بە تەواتی پەڵەیاوە ئەو بارانە پێویستە و هەیە کە بۆ کشت و کاڵ ئەنجام بدرێت. کاک خەسرە و دیارە کاک خەسرە و بەباشی گوێی لە دەنگی ئێمە نییە دەمیست ئەو پرسیارەی ئاراستە بکەم کە بزانم چۆن جوتیاران دەزانن ئەو زەویان ئامادەیە بۆ کشت و کاڵ پێم وابێت کۆمەڵێک پێوەریان هەیە و ئیدی وردە کشت و کاڵی تێدا ئەنجام بدەن و هەروەها بتوانن لەو زەویەدا کشت و کاڵ ئەنجام بدەن کە ئەمەش کۆمەڵێک پێوەری تایبەتمەندی خۆی هەیە و هەروەها ساڵانە جوتیاران دەناڵێن بە چەندین کێشە و گرفتەوە کە هەیەە لە هەرێمی کوردستانە هەل لە دابینکردنی ئامێر و هەل لەوەی کە دواتر گەنمەکەشیان دەفرۆشنەوە دوای چەندین ساڵ پارەکی وەردەگرنەوە چەندین کێشۆگرفتی دیکەیان هەیە بەڵام سپاس بۆ خۆی گەورە وە کاوکارم ئەمەژی پێکرد لە چەند ڕۆژی
ڕابردوودا بارانێکی باش باریوە لە بەشێکی زۆری لە هەرێمی کوردستاندا کامەش ئینشاءڵڵا نیشانەیە بۆی کە لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان و پێدەشتەکاندا پەڵەیا بێت وە جوتیاران بتوانن سوود لەو بارانە وەربگرن کە تێدا کشت و کاڵی تێدا ئەنجام بدەن. وڵای کاک دانیار وەبزانم بە هۆی بوونی کێشەوە دەماتوانین لەگەڵ کاک خسرەوە بەردەوام بین ئێمە داوای لێبوردنی لە یەکەین بابەتێکی ترمان ئامادەیە وەکو بابەتی کۆتایی بەرنامە ئەچینە لای و داتە بخوا حەفیزیە گەڕێنەوە. خۆی لە هەموو جیهانە ڕۆژێکەیە کە بە بێت پێڕەن ڕۆژی دەستبەشخەری جیهانی لەو ڕۆژەدا ئەو کەسانی کەوا بیرۆکەیکی هەیە کە لە چوارگۆشە یەکەمەوە دەست پێەکەن ئەوەی کە هیانە بیرۆکەیە یاخود سەرمایە خەنەگەڕ شەر نییە ئەوە بەڵام شەرتە ئەوە ئەو بیرۆکەیە یا ئەو سەرمایەکەی خەنەگەڕ بە توانا و شان و بازوی خۆی بەکاری هاانی بێ نەکو پارەیەکی مۆڵی وەرەسا یاخود لە ڕێگەی رێکخراوێکەوە یا لە ڕێگەی شوێنێکی سیاسی تایبەتەوە بەرابێت دەستی و کاری پێ بکات ئەو کەسە بێ خۆی خاوەنی بیرۆکەکە بێ و خۆی خاوەنی هەم سەرمایی مرۆیی خۆی بێ هەم سەرمایی نەختینەی پارەی خۆی بێ ئەمە ڕۆژێکی جیهانیە یا دەکرێتەوە بۆ پاڵپیۆنان یاخود پێشخستنی و کەسانە یاخو دەرخستنیان کەوا ئەم خەڵکانە خاوەنی بیرۆکەی باشن ئەتوانن پرۆژەیەکی و بەرهێنانی ئابووری باش بێنن کەوا سوودی هەم بۆ خۆی بژێی ژیانی خۆی هەبێ و بتوانێت ئاودانەوەشی لەسەر کەسێکە کەوا گەورەیەکانێک خۆی چەند کەسێکی کرد وەردە وە کۆلستێپ هەنگاو لە دوای هەنگاو بیکە بە پرۆژەیەکی گەورەترکەوە زۆرترین خەڵک ئیسفادەی لێ بکات و سیدی بێ بۆیان ئێمە سەرپەرشتی کارەکەمان کردووە ئێمە بەداخەوە ئەمە مەفروزە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی یاخو دەستگاکانی دەوڵەتی بۆ ئەوەی کەوا یارمەتی گەنجان بن بۆی دەست پێشخەریان بۆ بکەین دەستیان بگرن ینی هەڵیانسەن ئەو بیرۆکان بکەن پێویستە ئەوان سپۆنسەری ئەم کاران نەبن بەڵام ئێمە کوچەک ڕێکخراوێکەوە لەگەڵشی دووە هاوکارین لەوە ئێمە هەستین بۆ کارەکە ئەمە بەڕاستی من زیاتر بەکارێکی دەوڵەتی زانین چونکم ئەبێت دەوڵەت دا هەموو حاڵەتەکە ئەو وەکو وەختی خۆی کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەستپێشخەری هەبووکەوە هەر لەسەر ئەساسی ئەم بیرۆکەیە بوو کەوا یارمەتی گەنجانی یا قەرزی بچکۆلەی ئەیانەیە بۆی پرۆژە دروستکار ئەیساژە ئەو کەسانێکەوە لەو ئەزمونە لەو شتە سەرکەوتوو بوون بۆی کەوا ناحەی معنەوی زیاتر پێشخن ئەبێ ئەو شوێنانە بیان خەنە پێشەوە دەریان خەن باسییان کەن بیداکانە بڵانکەنەوە لە کوڕ و بنەوەکانە لەم ڕۆژاهیا دیان بکەنەوە بەڵام بەداخەوە حکوومەت لەواتە ئایسا بێدەنگە و دەستگاکانی بێدەنگە لەبەرەوەی مە کۆمەڵێ لە ڕێکخراوانی کۆمەلگەی مەدەنین هەڵەسین بەو کارە بۆی کەوا و گەنجانە سارد نەبنەوە پرۆژەکانە بەرە پێشتر بن بۆی کەوا خەڵکانی کرد چاویان لێ بکەن کە بزان کۆمەڵی کەسی هەرجویان لێگرێ هەر ئەیان خوێنێتەوە ئەگەر بەشێران بەڵام پاژە ڕۆژ هەر بۆ ئەوانەیە من خاوەنی پرۆژێکی بچووکی خۆم بوو کە ئەویش دانانی کۆمپانیێکی چاپ و بڵاوکردنەوە بەرهێمینانی ڕێکلامی تەلەڤیزیۆنی بوو کە سەرەتا لەلایەن ڕێکخراوی کیلۆ زۆر هاوکاری کران بووی کە ئێمە ئەم پرۆژێمان دەستکەین بەکار و ئیش لەسەر بکەین بەڵام وەکو ئێسش باسی کرد لە ئیڤێنتەکەیکە ئێمە زۆر کارەکان قورسەکە لەلایەن دەستگاکانی حکوومەتەوە کە تۆ هەنگایەکەنی بۆ پرۆژەیەک جارەوە هەیە زۆر زیاتر سەرفەکەی لەوەی کە تۆ تا پرۆژەکە بەرهەم بێنیان سەرەتا داهاتێکە هەبێ زۆر گەنجیکەمان هەبوو کۆڵیاندا لەوەی کە ئەوەنە مەصروفاتێکی زۆران هەبێ کۆڵیاندا لەوەی کە پرۆژەکانیان دەست پێ بکەن یان ئیش لەسەر بکەن بەڵام من بەهۆی ئەوەی کە خۆم حەزم بە پرۆژەکەم بوو برەوم بە پرۆژەکەم داوا گەورەم کرد تەنانەت ئێستاکە لە ڕاگەیاندنی هاتووی سلێمانی وەکو گرافیک دیزانەر هەمان کاری پرۆژەکەم بدۆتە ناو دەستگایەکی حکوومەت یاریمی کوردستانەوە هیوادارم گەنجان ئەوانەی کە پرۆژیان هەیە لەوە نەسترسن کە چەند جارێکەکەون بەردەوام هەنگاوەکانیان بنێن بۆی کە ڕۆژێک دی ئەگەن بەوەی کە خۆیان مەبەستیانە بەڵام کەوتنیشی هەرتیابێ ئەتر هەیە لەو کەوتنیە ناتوانێت هەڵسێتەوە و هەیە ئەگە بەدات شەقێکیش بێ ئەتوانێت هەنگاوەکانی ببڕێت و پرۆژەکانی گەورە بکات. تقریبا ئێمە لە 2007ەوە لەو پرۆژەیە ئیشەکەین تر یەکەم جار پرۆژەکەمان ئەلەم لێم بوو
دوایی کرمان بە پلاستیک اینجا زائیدەن فەرعی شوشەشمان بۆ زیاد کردووە لەسەر پرۆژەکەمان بەردەوامە و 5 کەس ئیشکاری دیاکەن وەڵڵی ئێمە هاوکاری داواکەین لە حکوومەت هاوکاری ماوکانی بۆ پارچیە زەوی یعنی هاوکارمان بێ لەو ڕوانێ کێشەمان زۆرە لە ڕێی بیناوە زۆربەی جا لەم بینا ئەڕووین بۆ ئەو بینا کابرا ئیزمانەیە چینە بینایەکە بەڵام ئەگەر منتیقەی پیشەسازی دامەزرا حکوومەت کۆمەڵێک معمەلی ڕەوانە کردە ئەوێ بەڵام کۆمەڵێکی تری وازنێ هێنا و پرۆژەکەی وەستان ئەم ئیڤێتە بۆ ئەو سازکراوە کە ئێمە خاوەن کاری خۆمانین وەکو ڕێزلێنانێک لەلایەن ئەو منەزەمەوە بانکراوین و دەست خۆشکەریمان لێکراوە من لە 2023 خەیاتم خاوەن کاری خۆمم نزیکەی 20 ساڵە ئیشی بەرگدووری ئەەکەم سوپاس بەخوا تا ئێستش بەردەوامم لە ئیستا ئیشەکەم هەر لە ماڵی خۆمانایە دوکانێکم کردوتەوانێ ئیشی خۆمی تیا ئەەکەم بەس چەنەها کەسم فێری بەخۆ بەخشی فێری خەیاتی کردووە دووریمان کردووە ئێستاکانە ئەوانیش خاوەنکاری خۆیان و لەسەر پێی خۆیان وەستاون و عیشتی ژیانیان لەسەر ئەوەیە ئەوانە خۆی کارمەندم هەیە ئیشەکانم بۆ ئەەکەن ئیشی چنینم بۆ ئەەکەن ئیشی نەقێمم بۆ ئەەکەن ئیشی نەخشی ماکسی وشت بە مەچینە ئەوانە بۆ ئەەکەن کارم ڕخساونە بۆ کەسانی تریش سوودمەند بن لە ئیشەکە لەگەڵ منە ئامۆژگاریم بۆ ئافرەتان ئەوەیە هەر کەسێ مهنەیەکی تایە یان حەزی بە ئیشێک هەیە کە لە خۆیان ئەبینێتەوانێ ئیشێ بکە بەرەو پێشی بەرێ هەوڵی بۆ بە ماندوو ببێ پێوەی من زۆر ماندوو بووم بەم ئیشەوە تا گیانومەتە ئەمڕۆژە سوپاس بۆخوا لەسەر پێەکانی خۆمەساوە مەعیشەتی ماڵ و خێزانم هەر لەسەر ئەم کارەمە. ئەمە کۆمەڵی خەڵکن مەسەر لەوانە لە هەردوو ڕێگەزەکەی تیامێنەی تیا نێرین تایە مەسەن کەسمان هەیە لێرانە هاتووە پرۆژەیەکی دیزایانی جلی کردووە کە مەسەن ئیسا دنیای فاشۆنە لە هەموو دنیا بەڵام ئیستا نامووین بەمە ئێمەش دەزانین سێرەکەی مۆڵەکانی خۆمان پڕە لە خەزای فاشۆن و لە دەروایانێن لە براندەکانەوە ئەی باشی کەڵکی چکەمە ناتوانێت کارکات براندی بۆ هەرێم دروستکە بە ناوی کوردستان و بە ناوی شارەکە بە ناوی خۆیەوە ئەوانەی کە دروستیان کردویان لەو زیاتر نەبوون هەموو بیرۆکێ لە بیرۆکە بۆ بە دای ڕشت و کاری کردووە ئێسامە بەڕێزێکمان هەیە لێرە بڕۆ بیرۆکەی فاشۆنی هەیە ئەوە پێویستە دەم کرێ پێویستە یارمەتی بدرێ پێویستە دەرگاکانی بۆ هەڵا کرێ بۆی بیباتە بەر یەک خەڵکیکەمان هەیە مەسەلم بیرۆکەی هەبوو مەسەن ڕاستە لە خوێنە خۆناغی لە خوێنەکانی تەواو کرۆ بەڵام شەرنێەوەی کۆیسایی کات خوێن وەکو خوێنم بەلاک بەڵام بیرۆکە وەکو بیرۆکەیە خەڵکمانە خەریجی ئایتیە گەنجێکمانی لێ خێجاتیە بەڵام هاتوو بیرۆکێکی پاکردنەوەی کرۆ کۆمپانی خۆزانین ئیسە نای پاکردنەوە لە دنیا یعنی کۆمەڵی کۆمپانیای زۆرێ هەتا شارەکان بۆ پاشا بەڵام هاتووە بیرۆکەی پاکردنەوەی تانچی ملاڵن ماڵان لە ئاوی پیس بۆی پاک بێتەوە بە ساڵانە نەرز دێت بەکارهاتنی باش بێ ئاوکردنەوەی پاک بێ لەگەڵ کۆمەڵی گەنجگەی لەگەڵ خۆیان داناوە سیرەکەی ئیشێکی باش کرۆ خەڵکمان هەیە مەسەن بیرۆکەی هەبووە غاز تەوزیعکردنی غاز بەسەر شوێنە گشتەکان ئەوانە خۆ بتڵ دەرەقەتیان نایەت پێویستە تاکەری گەوریانە پێویستی خەڵکانی گەشت پێشیان کە ئەو گەنجەکە هاتوو ئیسە زۆربەی شوێنە گشتەکان کەوا تانچی گەورە بەکارێن بۆ غاز ئەو سەرپێشتێکات و ئەو تەجیزیانەکان ئەمانە هەمووی بفکرێ هەمووی شتی چاکە ینی ئێمە پێی کە کۆمەلگای پێشەکە بە بیرۆکەی هەمووی بەگە فکرە بیرۆکە شت پێشەخە هەموو دنیا کە پێش کەوتۆ لەسەر دروستکردنی بیرۆکەیە بۆ وەختی خۆی کریستۆ کۆڵۆمبس کە ئەمریکای دۆزیەوە کە هاتەوە گاڵتەیان پێکرد و تانجاوە چێت تۆ سواری پاپۆڕێ بووی گەیشتو تا ئەرزێک دۆزیێت تۆڵی قارەیەک یاخود شوێریش تا دۆزێتەوە ئەویش زووتی زۆر احتیاجی هێلکەیە بێنن چێ توانی هێلکەکە داینێت خەڵکی سری هاکردیانجاوە چێ کەس نەیتوانی ئەو نەختی سەرەکەی قرنجاندانوتان ئەنجاوە چێ یوتی ئەوە شتە بیرۆکەیە بیری لێکردەوە نەختی بخرنجانە هێلکەکە دانیشێت بیرۆکە ئەوەیە تۆ شەرنێ جا لەبەرەوە سیرەکەی هەموو تیۆرەکانی کرد بە شەریەت ئەم پێشکەوتنی بەسەر هاتوو گەیشتۆتە منەوە لە بیرۆکەی چەند کەسانێکە بووە بیرۆکەکە هاتوتە بواری جێبەجێکردن
جەنابەت بیرۆکەیەکی هەبووە من لەگەڵ تایشم کردو شتێکم بستۆتە سەر ئەو شتێکی سەر دروستبوونی مەسەن ئۆتۆمۆبیل لە بیرۆکەیەکەوە دروست بوو بەڵام گەیشتەوە ئاسێکە ئێستا ئۆتۆمۆبیل بۆ بە یەکێک لە پێداویستەکانی هاتوچۆی ژیان بۆ بە یەکێک لە شەریانە گەورەکانی ئابووری چوومەگەر ئەو خولانەوەیە نەبێت ئەو بە ئامێرە نەبێت کەشت نەقڵکە تۆ ئەتوانی سەفەرکەی ناتوانانی پێشسازی پێشکەوێ ناتوانانی بەرهەمەکانن بۆ نەخەڵکی نەتوان کوشار پێشکەوێ هەمووی لە بیرۆکەی بچکۆرەوە وردەوردە گەورەوە گەیشتەوە و بیرۆکاکرێ بەڵام خەرچی گەشت کە لەگەڵ تاکارەکە دەکاتە سەری و دنیا هەر ئەبێ وا بڕواتە و پێشکەوتنەکە بۆ شێوەیە ئەو کاتی ئێمە دەستمان پێکرد بەڕێوەبردننی سۆشیال میدیا بوونی نەبوو لە تۆڕۆ کۆمەڵایەتیەکانە و ئێستا من لەگەڵ چەندین کۆمپانیای گەورەیە گرێ بەستم هەیە کە سەرپەرشتی سۆشیال میدیاکانیانەکەین و دروستکردنی ڤیددیوەکان ئەگرینە ئەستۆی خۆمان ئەو کاتە هەلێک بوو من شتێکم کرد کە پێشتر نەبوو ئەوە نەبوو بڵین وەکو ئێستا ئاماژەی پێکرا کارێکمان کرد بێ دووبارە بێ ئەمە کاتی کە دەستمان پێکرد خەڵک خۆی پۆستەکانێک کرد مەبەستم کۆمپانیاکانە ئێمە بە چەند گرافیک دیزاینەرێکە کە خۆم یەکێک لەوانە هەوڵمان کارەکانیان لێوەرگرین ئێمە پۆستەکانان بۆ دیزانکین کارەکانیان جوانتر بخێنە پێشچاوی بینەر یا کڕیارەکانیان لە جیاتوی کە خۆیان سەرقاڵکە بە کاری میدیایی پیجەکانە کارەکەی من ئێستا بەردەوامە و بەردەوام ئێمە چەندین هەلی کاریشم ڕەخسانە بۆ گەنجان لە ڕێگای ئۆنلاین و مارکێتینم بۆکەن کە پێشتر خۆم ئەو کارەمە کرد بەڵام ئێساکە چەندین گەنجی تر سوودی لەوەرگرتووە و پێدانی ڕێزلێنانێکی وایە بانگێشکردمان لە ئیڤنتێکی ئاوایە ئێمە زیاتر هەنگاوەکانمان باشترێنین بۆی کە ئیشی باشی لەسەر بکەین چونکەوە بەڕاستی من زیاد لە 20 ساڵە ئاشناتی لەگەڵ ڕێکخراوە هەیە بەڵام ئێستا کە ئێمەیان بیر کەوتوتەوە کە ئەو کەسانی من هەنگاومان ناوە بۆی کە کارەکەمان بکەین بە شێوازێکی باش ئەبێتە هاندەرێک بۆ ئەو گەنجانەی کەش کە سەیری ئێماکەن بۆی کە داهاتوویکی بەم شێوازیان هەبێت یەکێک لە پلانەکانم ئێستاوەیە کە لە شارەکانی تری کوردستان بە تایبەتی شاری کەرکک کە لە ڕووی ئەدڤێرتایسینەوە کارەکانی لە دوایە ئەمانوێ ئێمە لقەکانمان لەوێ بکەینەوە و ئێستاش خەریکردنەوە لقێکی کۆمپانیای لەوێ بۆی کە ئەم کار و ئەزمنی لێرە هەمانە ببینە ئەو شارەشەوە چونکە بەڕاستی هەرێمی کوردستان لە ڕووی ئەدڤێرتایسینەوە پێشکەوتنی باش بەخۆی بنەوە بەڵام تر وردەوردە ئێمانەمانەوە کارەکەمان بەرەو خوارەوە بڕین وەڵا هەر لە سلێمانی ئیشەکەین بەیانیان تر هەشت ئیشەکەین تا سعات 4:30 ئێواران ئیشەکەین دوو فەرعمان هەیە فەرعێکی ئەلمنیۆم و پلاسیک فەرعێکی شوشەشمان هەیە وەڵا زۆر گرنگە هەچ کەسێ ینی متمانەی بەخۆی بێ ئەتوانێت سوودی لێ وەربگرێت لەو ئیشانە وڵای ئیشەڵا لە داهاتووە مەتەمانی زیاتر فەرعی تریش بکەینەوانێ بەڵام ئێتر جارێ زروفەکەی ئێستا وا پێویست ناکە ژنە ئیشەڵا بەتەمان فەرعی تریش بکەینەوانێ متمانی خەڵک زۆر خۆشە یعنی کە کەسان مشتریەکانم یەن بۆ نەم لە کارەکانم ڕازین زیاتر ئەوە ئیشەکەم بەرەو پێش ئەبم بۆ نمونە سەفەرێکەکەم تایەمەوە تەلەفۆنم بۆ ئەکەن لیمۆ خانکەی یەیتەوانێ ئێمە ناتوانین بچین بۆی شوێنێکی تر بەلای تۆ ڕاهاتوین ئیتر کە ئیشەکانیان بەدڵە زۆر دڵخۆشم بەوە لە ئێستاە پرۆژەکە وەستاوە بەڵام من سوودمەند بووم لەو پرۆژە بە بڕی 5 ملیۆن لە قەرزی بچووکەوە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە سوپاس بۆخوا بەبوونی ئەو پرۆژەوە ئەو 5 ملیۆنەکە وەرم گرت توانیم ئیشەکەم بەرەو پێش برم پرۆژەکەم بەرەو پێش برم تا ئیسەکانش بەردەوام سوپاس بۆخوا هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لە نەپەیوەنددارەکان هەلی کار بڕەخسێنن بۆ گەنجان ئەو کەسانی کە مینهەیەکیان تایە پارێ موچەیەکیان بۆ تەرخانکەن ئەم پرۆژانە بەردەوام بێ سولفەکان بەردەوام بێ بۆ گەنجان کە ئینشاءالله هەمووی خاوەنکاری خۆی بێت و میهنەی خۆی بێ سپاس بەخوا هەوڵی خۆم ئەیەم ئینشاءالله لە بەرنامە مایە خولی خەیاتی بکەمەوانێ بۆ کەسانی تر کە فێر ببن و ئیتر کاتیەوە هاتووە ئێمە تەقاوت بین دەمێک ماشاءالله نزیکەی 20 ساڵە من خۆم بەردەوام لەو ئیشە ئیتر ئینشاءالله کەسانی تریش فێرکەم و ئەوانیش بن بە خاوەنکاری خۆیان پشت بەخوای گەورە ئینشاءالله ئەو کەسانی کە ئێمە ڕێزانیانیان بۆکەین ئێمە ئەمانەوێ ئەو پەیوەندیە لەگەڵیانە نەبترێت هانی میدیاکان بین میدیا کارێکی گەورەیە چون میدیا چوونەتە هەموو ماڵێکەوە ئێمە هەوڵێن هەموو میدیاکانکەوە بە دوواداچون بۆ بکەن و هانیان ئێن و هەندێک کەسانە ژین کەوا شتەکانیان گەورەکەەوە هەجعانێکی زۆر لە ئێمە بکەنەوە ئێمە بتوانین بە هەموو شێوەیەک ئەگەر ناحی مادی بێ معنەوی بێ
مەسەن بڵێن مراجعی دەوایرەکانی دەوڵەت بێ هانیان بدرێت لەوانە خزمەتیان بکرێت بەو شێوانە ئەتوانین ئێمە زیاتری ناکەین چون بەڕاستی ئەوە چ ڕێگەیەکیان بێ وەکو شێوەیەکی بەسەن ڕاوێژکاری ئێمە لەگەڵیان نابین و هەموو ساڵێکم یەکەم ساڵ نیە ئەمە چوارەمی ساڵە تقریبان ئێمە هەموو ساڵێکی یادی ئەمە ئەکەینەوە و ساڵانی پێشوو ژێمە زۆر مەسەن بۆ نمونە لە ساڵەکانی پێشووی چوو وەستا عمەرمان هانی وەستا عمەر کابراکە لە کرێکاریەوە کە کرێکار بووە بەوجودی خۆی گەیشتەوەی کوایستا شاری شنیاری هەبێ پاشاسیتی هەبێ میراکۆی هەبێت ئەو مەسەن یاریگایی کە یەکەم جار لە سەرمایهدارە لە پارتی ئازادی یاخۆ کاک تۆفیقی حەلواچی لە بیرۆکەی حەلواچی تێکەوە کە لە باوکو بە پیر بووماتەوە ساڵی لەو ساڵانی کە ئەومانین کرد توانی مەسەن هەڵوای گەزۆی سلێمانی کە ئەتوان بڵێم بەرهەمێکی خۆمەڵیێرە نەگرێرە بە ئەوروپاشی بناسیێنێ مەسەن خەڵکانی زۆرمان هەیە لەوانەکەەوە بە خەڵکمان ناسیون و هەرمان داون هاانانەکەش بۆ بۆی کە ئەویش زیاتر ئیشەکە بەرێ بەڕێوە زیاتر زۆر خێزانی کە ئیسفادی لێکەکەەوە لە پرۆژەکانیان نەخسیۆن نەتەکات ئەمە خەڵکمان زۆرە لەوانە مەسەر ماسی جوان ڕۆ لەوانە ئەو پرۆژەی ڕۆنی و ساردەمانیانی کە لە دەربەنی خان هەیە یعنی ئەمان هەمووی هەر ساڵی کۆمەڵی خەڵک ئەهێنین کەواشتی تازەتر پێەوە ئەوەی ئێمەش بەڕاستی تێبینیمان کردبێ ئەم یادکردنەوەی بۆتە نەرێک ساڵ بە ساڵ خەڵک زیاتر حەزەکە دەرکەوێ بناسرێت یعنی ئەوە ساڵانی پێشوو لەوانەیە بیدایی کە مەدەستمان پێکرد 4-5 کەسمان هەبوو بووە 6 بوو بە ئەم ساڵ تقریبان 12 کەس بیرۆکەی باشان هەبووە بۆ تا هەمویان لێرانەی سەوجودیان هەیە و هیوای سەرکەوتن بۆ هەمویان نەخوازیین. لازان و خۆشەویستان بەم شێوازاتی لە کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕۆزانەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. خواگەدەر.